بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان بۆ هەفتەی پێنجەم لەگەڵتانین لە پانێڵی خێزانسازی ئاستەنگ و چارەسەر بە خێراتنی خوشکان و برایانەکەین لە هەرکیەوە هاتوون سەرچاومان بەخێر بێن یاخوا گەورەتان کردین. وەکو بیرهێنانەوەیەک بۆ پانێڵەکانی پێشوو یاخوتەوەرەکانی پێشوو ئەم بابەتانە پێشکەش کراوە. تەندروستی خێزان و کۆمەلگا بۆ جەنابی دکتۆر بەختیار تاڵەبانی، مەترسیەکانی دەستێوەردانی دەرێکی بۆ سەر خێزان مامۆستا بەدریە سیوەیلی، دەرهاویشتەکانی جێندەر لەسەر ئایدۆلۆژیای خێزان دکتۆرە بێخاڵ ئەبوبەکر، کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر سەلامەتی دەرونی خێزان بۆ مامۆستا ڕەسوول ئیبراهیم، ڕاگررتنی هاوسەنگی لە نێوان کار و پەروەردەی مناڵدا بۆ مامۆستا ئەکبەر غەریب، هۆکارەکانی یاخیبوونی ژن و مێرد و چارەسەرەکانیان بۆ مامۆستا سەبریە غەفار، ئاستەنگەکانی بەردەم پرۆسەی هاوسەرگیری بۆ بەڕێز مامۆستا ئامینە سدیق، تەنگەژە دەرونیەکان و پەیوەندیان بە کێشە خێزانیەکانەوە بۆ دکتۆر ئازاد عەلی. پانێڵی ئەمڕۆشمان بە ناونیشانی شارەزابوون لە جیاوازیەکانی ژن و مێرد کێشە خێزانیەکان کەم دەکاتەوە. ئەمیش پێک هاتووە لە دوو تەوەر، تەوەری یەکەمیان شارەزابوون و مامەڵەکردن لەگەڵ جیاوازیەکانی ژن و مێرد بۆ بەڕێز دکتۆر ملکۆ ئەسعاد و تەوەری دووهەمیشیان چۆنیتی چارەسەرکردنی کێشە خێزانیەکان بۆ بەڕێز دکتۆر شێرزاد عەبدولوەهاب کە زۆر بەڕێز دکتۆر شێرزاد عەبدولوەهاب با بفەرمێت. فەرموو دکتۆر. بە ناوی خودای گەورەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕجێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نوری چاو و تاجی سەرمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و لەسەر یاور و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. پێشەکی دەستخۆشێکی زۆر گەرم لە ئەنستوتی ژیار لە قیسلێمانی دەکەم کە ئەو پانێڵە خۆشانەیان دەست پێ کردووە. خی گەورە جەزای خێریان بداتەوە، جەزای خێری هەموو ستافی ئەو براو خوشکانە بداتەوە کەوە بەڕاستی ئەم کارە گرینگە و ناوازە ئەکەن کە چەندە کۆمەڵگای کوردەواری خۆمان پێویستی بەو زۆرە سیمینار و بەو زۆرە قسە و بابەتانەیە. و سوپاسی بەڕێزیشتان دەکەم لە خوشک و برایانم کە ئامادە بوون. خۆشحاڵم کەوە ئەوڕۆکە لە شاری سلێمانی بە خزمەت ئێوە دەگەم و بتوانم منیش وەکو ئێوە هەمومان هەوڵ بدەین ئارامیەک و ئاسایشێکی زۆر پەیدا بکەین بۆ ئەو خێزانانەی خۆمان. چونکە معلومی جەنابتانە بەڕاستی نسبەی تەلاق و لێکجودابوونەوە لە کوردستان 1 لەسەر 3. ئەوە حەقیقەتەکە و بڕۆن بپرسن لە دادگاکان کە بەڕاستی ئەمە ئەبێ هەمومان هۆشیار کاتەوە و غەمی جدی بۆ بخۆین لەبەرچی لە 3 زەواجێکیان تەلاق دەدرێت. کەواتە بەڕاستی دەبێ ئەمە ئەوانەی کە تەلاقیش دەدرێن، ئەوانەی کە ماڵیان لێ تێک دەچی هەموو کەس و کاری ئێمەن، خەڵکی مەریخ و خەڵکی زۆهرانین، خەڵکی ئەو وڵاتەوە ئەو شارە و هاوزبان و هاونیشتیمانی ئێمەن. کەواتە غەمی ئەوە غەمی ئێمەیە، غەمی ئەوانە غەمی ئێمەیە و بە جدیش دەبی غەمیان لێ بخەین و لێ بخۆین و بشتوانین بە هەر وەسیلەیەک بێ، بۆ پانێڵانە بێ، بە هەر وەسیلەیەک بێ بتوانین بەڕاستی ئەم مەسارە تۆزێک ڕاستکەینەوە و حەوڵی جدیش بدەین کە بەڕاستی لەمە دووە بتوانین ئەو ناڕەحەتی و ئەو حاڵەتەی کە پەیدا بۆ لەسەر خێزانەکان لای بدەین. معلومی جەنابتانە کە ئێستا بەڕاستی هەزمەیەکی زۆر تند ئەکرێتە سەر خێزان. ئایانەوێ خێزان بشێوێنن، ئایانەوێ ئەو سیستەمە جوانەی کە خوای متعال لە دێرین زەمانەوە دروستی کردووە ئایانەوێ ئەو سیستەمە تێک بدەن و معلومی جەنابیشتان بێتن هەر کاتێک ئەو سیستەمە بکرێ و جێبەجێ بکرێ بۆ تێکچوونی خێزان هیچ قەڵایەک نامینێ کە تاچی ئیماندار و مسلمان تێدا بەحەوێتەوە. چونکە وەختی خۆی دوو شت هەبوونە کۆمەلگایان پاراستووە لە هەموو ئینحرافێک، لە هەموو لادانێک، لە هەموو تێکچوونێک. یەکەمینیان دەولەت بۆ خۆی بەخۆی صاحبی هەموو قەزەیەک بووە لە وڵاتدا، ئەو دەولەتە توانیتی هەر شتێک
کە بووتە هۆی تێکدانی کۆمەڵگایەکەوە لە ڕووی ئابوووریەوە بێ لە ڕووی کۆمەڵایەتی بێ لە ڕووی خێزانی بێ ئەم دەوڵەتە غەمی لێ خواردووە نەیهێشتووەکەوە ئەم حاڵەتە دروست بێ بەڵام ئێستا ئەبینین بەڕاستی دەوڵەت زۆر کەم تەرخەمە لەو بابەتە نایەتە سەحە بەجددی بێ ئەم کێشانە حەل بکاو یان ئالیەتی حەلکردنی لە بۆ خەڵکی دروست بکاتن خاڵی دووەم کە دووەم قەلعەیە لە بۆ ئەوەی کە تاکی ئێمە لێی پارێزراوبی ئەویش خێزانە زاگەر ئەو خێزانە تێکچوو ئەو کەسانە سەر لە کوێ بکەن بتوانن ئەمن و ئاسایشی خۆیان و خێزانەکەیان بدۆزنەوە خۆشەویستانم معلومی زەنابتانە هەبوونی کێشە معنای فەشەلی ژن و مێرد نییە ئەوە دەبێ من بزانین هەر ژن و مێردە کە کێشیان هەبوو معنای ئەوە نیە دووە فاشیلن معنای ئەوە نیە ئەوانە ناتێگەیشتون معنای ئەوانە ئەوانە بێ ئاستن نەخێر هەبوونی کێشە شتێکی طەبیعیە لە ژیانی ئینساندا ڕاقیترین خێزان گەورەترین خێزان لە لای ئێمەی موسڵمانان خێزانی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام عائیلەی پێغەمبەرە ئیکسەکانی پێغەمبەرە لەگەڵ ئەوەش مشکلەی تێدا هەبووە لەگەڕ ئەوەش ناڕەحەتی تێدا هەبووە بەڵام عاقڵ ئەوەیە چۆن بتوانین ئەو کێشانە هەڵ بکەین عاقڵ ئەوەیە چۆن بتوانین ئەم کێشانە بچوو بکەینەوە چونکە هەڵکردنی کێشەکان فەنە بەڕاستی حەلی کێشەی خێزانی فەنە ئەگەر بێت و ئەگەر ئەو فەنە زانی هەموو کێشە گەورەکان بچووک دەکەیەوە زۆر بە ئاسانی گەورەترین کێشە ئەتو حەلی دەکەی بەڵام خوا نەخواستە شارەزان نەبی لە فەنی حەلکردنی کێشە ئەوە خێزانیەکان بەڕاستی بچووکترین کێشە گەورەترین کێشەی لێ دروست دەکەی کەواتە دەبێ ئەمە قەناعەتمان وا بێ کێشە جوزئێکە لە ژیانی ئینساندا بەڵکو کێشەکان دروستمان دەکەن بەڵکو کێشەکان وەمان لێ دەکەن عاقڵتر بین تەجروبەمان زیاتر بی نەوەک کێشەکان وەمان لێ بکەن وە بزانین ئەوە تەواو کۆتایی هات ئەوە تازە ئەو ژن و مێردە کەلکی ئەوەی نییە پێکەوە دانیشتن جارێکی کە پێکەوە ژیان و هاوژینی خۆیان بەسەر بەرن خاڵێکی دووەم ئەویش ئەوەیە هەر کێشە کە پەیدا بوو دەبی بەڕاستی ئەم کێشەیە حەلێکی هەبێ ئەوە هیچ کێشەک نییە لە دنیای حەلی نەبیتن ئەمە دەبی قەناعەتت هەبێت چکۆ هەندە زاران پیا وا فکر دەکاتەوە دەرە مامۆستا ئەو کێشەی من بە حەیاتی حەلی نییە وە نییە کاکە وەنیە ئەو لەکنە تۆ حەلی نییە ئەتوو تەجروبەت کەمە حەلی نییە ئەگەنە هیچ کێشەی ژن و مێردایەتی نییە حەلی نەبیتن بۆیە خوای گەورە داوای کردووە ئەگەر ژن و مێردەک نەگەیشتە یەکتر با حەکەمە من ئەهلیها و حەکەمە من ئەهلی کەسێکی لە لای ئافرەتەکە و کەسێکی لە لای پیاوەکە ئەوان دانیشن کێشەکە حەلکن کەواتە حەل هەیە بەڵام ئەو ژن و مێردە نەیاندۆزیتەوە ئەلمێم ئێستا ئەوەی کە ئەمن دەمەوێت باسی بکەم ئەوەیە چەند خوتواتێکە فێرمان دەکا فەنی حەلی مشکلات چۆن بکەیت تەمان مشکلە کە پەیدا دەبی خاڵی نییە پێنج حاڵەتی هەیە یان ئەوەتە پیاوەکە دروستی دەکا یان ئەوەتە ژنەکە دروستی دەکا یان هەردووچیان کێشەکە دروست دەکەن یان کێشەکە لە دەرێ لە بۆیان دێ هیچ ئەیبیان نییە بەخۆیان دەستی سێم سوبحان الله وە دەکە ئەو کێشە لەو ماڵی پەیدابی یان منداڵەکان دروستی دەکەن خاڵی نییە ئیلا مشکلە ئەو پێنج سەبەبەی هەیە ئەمە نایێت یەک ئەو کێشانە باسکەن چکە ئەو زۆر دوور و تەفسیری دەچێشی بەڵام ئێستا دەین چەند خوتواتێکی عەمەلی باز دەکەین ئەگەر ئەو خوتواتە عەمەلیانمان جێبەجێ کرد بەڕاستی دەتوانین کۆنتڕۆلی هەموو کێشە خێزانەکان بکەین خاڵی یەکەم کە لە هەمووی مهمترە ئەویش ئەوەیە دەبێ بزانی ئەو مشکلەی تو مشکلەیە یان یەک حاڵی نەبوونە زۆر زاران ژن و مرد مشکلەیان هەیە بڕوا بکە کە یەکێکی عاقڵ دەستی جێلی ڕادەگری جێ لە پیاوەکە ڕادەگری جێ لە ژنەکە ڕادەگری دەبێ یەک قسەی دەکەن بەڵام ئەوانە لێک حاڵی نابن یان ئەوەتە پیاوەکە نەیتوانێەوە بە تعبیرێکی جوان ژنەکە حاڵیکە یان ئەوەتە ژنەکە حاڵی نەبووە یان ئەوەتە ژنەکە نەیزانی وەکو عەرەب دەرێ خانەه التەعبیر نەیزانی پیاوەکەی حاڵیکە یان پیاوەکە خراپ حاڵی بووە لێکەواتە لە ئەسڵدا هەر مشکلە وجودی نییە بەڵکو ئەوانە لێک حاڵی نابن ئەگە نەخۆی هیچ مشکلەیەکیان لە بەین نییە لێکەواتە یەکەمین خاڵ بۆ ئەوەی ئێمە لە ماڵەوە کێشەمان نەبی دەبی لێک حاڵی ببین لێک حاڵی بوون تەفاهم سری هەموو کێشەکان کە حەل دەبیتن
یعنی بەڵسەمێکە حاڵی بوون لێک تێگەیشتن بەڵسەمێکە بەسەر هەموو مشکلەکاندا کە حەلی دەکات دەی کەواتە یەکەمین هۆکاری ئەوەی کەوا ئێمە بزانین ئەو کێشەیە یان نە دەبی ئایا بزانین ئەوە لێک حاڵی نەبوونە یان بەڕاستی کێشەیە ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم دەبی بەڕاستی تهدیدی مشکلەکەی بکەین تهدیدی مشکلەکەی بکەین یعنی چکات و هەر مشکلەیەک هیچ ماڵێک نییە کۆمەڵک مشکلەی لێ نەبی ئەمن بمەوێ لەگە خێزانم دانیشە مشکلەیەکی حەلکەم دەبی لەسەر مشکلەیەکی ئیتیفاق بکەین ناکەوێت هەموو مشکلەکانی 10 ساڵی پێکەوە بین نەگۆڕێ شتیوان نابیتن ئەمن و خێزانم لێک حاڵی نەبوونە لێک عاجز بوونە دڵمان لێک ناڕەحەت بووە دەبی دانیشین بابە ئەمە بزانین مشکلەی بینی من و تووسیە با بزانین کاکە ئەوەی کە ئەمن دڵی منی لە تۆ ڕەنجاندیە دڵی توی لە من ڕەنجاندیە بزانێ با بگەینە سەر حەلێکی سەر تهدیدی مشکلەکەی بکەین کات ئەتو مشکلەکەت تهدید کرد ئەنجین عیلاج زۆر ئاسان دەبی معلومی جەنابتان ئەوانەی کە دەستن نەخۆشن دەستنە دکتۆری یەکەمیشە دکتۆر تەشخیصی دەکات ئەوت فحسکە ئەو فحسم لۆ بکە خوێنت فحسکە ئەوم لۆ فحسکە هەموو نەتیجەکەی دێنیتەوە بەس لەوەی ئەو دکتۆرە بزانی ئایا ئەوە نەخۆشیەکەی چیە کە تەشخیصی کرد ئەو زۆر بە ئاسانی عیلاجی لۆ دادەنێ جا بۆیە بەڕاستی ئەگەر ئێمە بمانوێت کۆنتڕۆلی مشکلەکان بکەین دەبی ئەمە تهدیدی ئەو مشکلەی بکەین کە لێک عاجز بووینە کاتو تهدیدی مشکلەکەت کرد بەڕاستی زۆر بە ئاسانی دەتوانی مشکلەکەت حەلکەی. خاڵی سێیەم کە دەبی کە لۆ ئەوەی مشکلەکانمان حەلکەین ئەوەیە دەبی ئەسبابی پەیدابوونی مشکلەکان لێ بکۆڵیەوە ئەو زۆر گرینگە لۆ سکاکات دەتەوێت عیلاجی بکەی دەبی ئەو مشکلە بنبڕ بکەی دەبی هەموو ئەو خەتانە ببڕی کە مشکلەی لە ماڵی تو دروست کردیا زایان ئەوەتە خەتای ژنەکەیە یان ئەوەتە خەتای پیاوەکە یان ئەوە کەسی سێم مشکلەی دەیتە ماڵی مامە هیچ عیبمات نییە زەبەڕاستی گەڕان لە دوای خاڵی پەیدابوونی مشکلەکان ئەوە زیاتر حەلەکە عیلاجەکە تمام ئەمە مشکلەکەی حەل دەکەین بەڵام ئەگەر ئەتو هۆکاری پەیدابوونی مشکلەکەت حەل نەکردبی ساڕۆژکە عینە مشکلەکە دروست دەبێتەوە هیچ لۆ کە تو نتوانیە دیراسەیەکی جوان بکەی بۆ ئەوەی هۆکاری پەیدابوونی مشکلەکان بزانی بۆیە گرینگە هەر کاتێک مشکلە پەیدا دەبێت پاش ئەوەی کەوە تهدیدی مشکلەکە کرد ئەو زەبزانی ئەو مشکلە لە بە چ ڕوویدایە بۆ حاڵی من تێکچوو بۆ حاڵی خێزانم تێکچوو بۆ ئەو ماڵم شپڕزە بوو بۆ ئەو منداڵم وەلیات کە ئەو ئەسبابانە لێ کۆڵیەوە هەندین زۆر بە جوانی دەتوانی عیلاجی کێشەکەت بکەیت. خاڵێکی گرنگ لە حەلی مشکلە ئەوەیە کاتێک کە دادەنیشی لەگەر خێزانت مشکلت حەلکەی نابێ هەرچی کۆنە مشکلەی بینەوە گۆڕێ ئەو دەبتە فەوزا دیسان درمانێک عاجز دەبتەوە لەبەر ئەوەی کە دادەنیشی ئەتو مشکلەکەت حەلکەی نابێ خێزانت بێ برێ ئەتو پاریش ئەو هات بە من گوت پێراریش ئەو مشکلە دروست کرد ئەوێ ساڵیش ئەوە دروست کرد ئیتر لەسەر مشکلەکانی کۆن دەکەینەوە هەرا مشکلە نوێیەکەمانە لەبیر چوو حەلیکەی زەبەڕاستی وایە حتا پیاویش کە دەوێ مشکلە لەگە خێزانی حەلکە نابی برێ وەڵاش نەکە 6 مانگ پێش دەسێ هەروەت کرد ئەوێ ڕۆژێش هەر ئەو هات کرد ئەوێ ساڵێ هەر ئەو هات کرد ئەو کۆنە قینانە ئەستەن کێشەکە گەورەتر دەکا و تازە ماڵەکەی وێران دەکات دەبێ کە دادەنیشن کێشەکە حەل بکەین بە هیچ زۆرێکی هەرچی مشکلەی قەدیمان هەبوو حەلمان کردە ناینەوە گۆڕێ تەواو لەبیر کرا فڕێماندا مەزبەلەی لەبیر چوونەوە نابێ ئەتوو کێشە کۆنەکان دووبارە ئیعادە بکەیەوە چکە سەرهەردانەوەی کێشە کۆنەکان دووبارە برینەکان دەکۆڵێنتەوە و کێشەی تازە لێ ون دەکاتن. خاڵێکی تریش کە کێشە حەل بکە بەڕاستی دەبێت ژن و پیاو دەبی بزانن لە چ کاتێک و لە چ شوێنێک مشکلەکە حەل دەکەن. ئەمن ماندی و مردی لە سلێمانی دەگەڕێمەوە ئەو 2 ڕۆژە لە سلێمانیمە سەردانم کردە وتارمدایە و ئەوە کە دەسمەوە ماڵێ بەو ماندی بوونەی دەکرێ مەلاشم بر ئۆ مەلا یاخۆ بەخێر بێ و ڕاوەسەوەڵە مشکلەکمانەیە با حەلیکەین ڕاز عەساب بفول دەبی دەبێت و ئەو مەلاشنێ من بزانی کاتی حەلکردنی مشکلەکەن جینە نەک لەسەر ماندی بوونی من یان کابرا دەبین بە خۆی مشکلەی هەیە بە خودی کابرا دەبین مشکلێکی لە دەرێ هەیە ناڕەحەتە ئەو وەختی ئەوەی نێوش نەپێ بێ وەرە دانیشە بە ئەو مشکلەی حەلکەی و ژنی پیاویش دەبێ بزانی چ کاتێک ژنەکەی دادەنیشی لە ئەوی مشکلەکەی حەلکەن زۆر جاران ژن ئامادەی نەفسی نییە کاکە بەخۆی یعنی کۆمەڵک شتەیە کە ئافرەتی پێ عاجز دەکا پێ ناڕەحەت دەکا دەبێ ئەو وەختانە هەر بژێری کە باشترین وەختن و ئارامترین وەختن کە پێکەوە دانیشن مشکلەی حەل بکەن
زۆر جاران دەبینی بەڕاستی یا شوێنەکە تۆم ناکبێت لە شوێنێک مشکلی حەڵکی فەوزا و هەرا هۆریایەکبی کاکە مشکلی کو لە فەوزای حەڵ دەبی دێ هەلێک حاڵی نابیت لا بەڕاستی دەبێ کاتێک بمانەوێت کۆنتترۆلی مشکلەکەمان بکەین ئەوە لە بیر نەکەین هەم شوێنێکی ئارام و هەم زمانێکی مناسب بێتن نەک ئەوە کابرێت تەمەشا ریالی بەرسلۆنەی دەکات تۆپانێ نازانی مەرەقی ئەوەی مشجعی بەرسلۆنەیە بەڵام گۆلیشیان لێ بۆ ئەو بۆ خۆی عەزابی فولە لەو دەمەی دەبی ئەو ژنە برێوە ڕاستە وەڵا ئەو مشکلەکەمان هەیە با حەلیکرد و حەل نابی لە وەختانە دەبی بەڕاستی ژن و مرد عاقڵ بن کاتێکی مناسب و شوێنی مناسب و گونجاو بدۆزنەوە بۆ ئەو کێشەکانیان حەڵکەن خاڵێکی تر لەو خاڵانەی کە کۆنتترۆلی مشکلەی دەکەن ئەوەیە کە پێی دەرن زەبتی عەساب سەبر و ئارام بەڕاستی ئەو پیاوەی و ئەو ژنەی نەتوانی کۆنتترۆلی خۆی بکە لە حەلی مشکلات ناتوانی قسەی ناتوانی مشکلەی خۆی حەلکە چونکە لەبەرەوە مشکلە ناخۆشیە وەنی ئەتوو کە مشکلێکی لەگەر خێزانت باز دەکەی برینی دەکولێنەوە برین کولانەوە زەبتی دەوێ بابە ئارامی دەوێ هەتا ئەمن بتوانی حەلەشی لە بۆ دابنی نەک هەلەگەر باسکردنی خێزانت لە بۆ مشکلەکە ئەتوو ئینفعال بتگری و دەست بە قسان بکەین هەنجێ وەسعەتێک دەچیتن بەڕاستی هەر پیاوێک هەر ژنێک نەتوانی ئەعسابی خۆی زەبت بکات لە وەختی قسەکردندا ناتوانی مشکلی حەلکات هەر کاتێک خۆت دید معەسەبی ئەو مەوزوعی مەکەوە ئەو بەردەشی لە سەدانێ لەبەرەوەی خراتر دەبی باشتر نابی لەو کەواتە زۆر میمە هەر کەسێک دەوێت مشکلە حەلکە دەبی بە ئارامی بچی بە ڕوحەکی ئارام بە دڵێکی ئارام ئینجا دەتوانی دانیشی مشکلەکەت حەلکەی ئەمما ئەتوو تەحملی دوو قسە نەکەی دوو نەقد نەکەی دوو گلەی نەکەی ئەوە ناکرێت کێشەکان بەو زۆرە ئەعساب گەرمیەی حەلی بکەی خاڵێکی تریش ئەوەیە کە ئەو خاڵە دکتۆر مەلکۆ شارەزاترە ئافرەت و پیا و کۆمەڵک تایبەتمەندی خۆیان هەیە خۆ ئەوای دروست کردوون خوای جەلە عەلا کۆمەڵک تایبەتمەندی دایتە ئافرەتی و کۆمەڵێک تایبەتمەندی دایتە پیاو دەزانی ژن و مرد ئەگەر ئەو تایبەتمەندیانە یەکتری نەناسن ئەو تایبەتمەندیانیان هەموو لێ دەبتە مشکیلە لە کاتێکدا ئەوە حەقیقەتی خۆیتان خواوای دروست کردووە ناگۆڕێ بەدەستە من و تو نییە ناتوانین ئەو تایبەتمەندی ئافرەت و پیاو دەستکاری بکەین خواوە فیترەتی خوایە ئەوای دروست کردوون نەزانینی تەعاملی لەگەر ئەو تایبەتمەندیانە کێشەمان زۆر لۆ گەورە دەکات مەسەڵەن با میسالێک بینینەوە ئافرەت تەبیعەتی وایە قسان دەکە حەزی لە قسان دەکە احتمال خوا قابلیتێکی دابیتێ ڕۆژێ 12,000 کەلیمەی لە دەوی دێتە دەرێ بەڵام پیاوانیە پیاو کەمتر قسە دەکەن احتمالە ئەو پیاوە 8,000 کەلیمەی لە دەو بێتە دەرێت زیاتر تااقەتی نییە بۆیە تەمەشای تەلەفۆنی ژن و پیاوان بکە پیاو کە قسەی دەکە ئەرێ کاکە کوی سەحەتت باشی دە باشە خۆ حافز بەخێرچی بە ژنوانیە ژن لەگە داچی لەگە خوشتی لەگە برادت جارێ پێدادێ ئەرە کوونە سەحەتان ئەحواڵتان چیژەکەت کو بوو کوڕەکەت کو بوو بووکەکەت کو بوو داکەت کو بوو ئەو حەیت جار هێشتا مشکلەکان قسەکەیان باز نەکرێت ئەو بەس نیو سعات چاک و چۆنی و ئەحواڵ پرسینە ئەو زادێ ئیشەکەی خۆی پێدەرێگە ئیشێکی پێبی بەڵام پیاو ئەرە کوی باشی سەحەت منداڵ باش وەڵاو ئیشە پێتەتەوە کۆتایی پێدەنی ئەوە خوای گەورە ئافرەتی وا دروست کردووە دەبێ ئەو پیاوە تەعاملی ئەو تەبعی بکاتن ئەگە تەحملی ئەو تەبعە ناکەی ئەگە نازانی لەگەر ئەو تەبعە بزوولێتەوە خۆی لە خۆیدا ئەو تەبعە لێ دەبتە مشکیلە خۆی لە خۆیدا ئەو تەبعە ئەو تایبەتمەندیە لێ دەبتە مشکیلە پیاویش مەسەڵەن هەندێک تایبەتمەندی پیاوی باسکەین پیاو کە دێتەوە ماڵێ زۆر جاران بەڕاستی تااقەتی هیچ قسەی نییە لە دەرێ هەندی قسە کردیا لە ماڵی حەزی لێ نییە نیو کەلیمە قسەی بکە کە دێتەوە ماڵێ دەست دەکاتە کۆنتترۆلەکەی دادەنشی لە یا تەلەڤیزۆنی دەیگۆڕی ئێشتەکەش حەزی لە قسەیە بزانیت چ ڕوویدایە چ بووە چ نەبووە دێتن دەرێ پیاوەکەی دەرێ ئەرێ کوی بەخێر بێ و خۆش بیاڕەبی ئەرێ چا وەڵا هیچ نەبوو ئەرە پیاوەکە کویز نەبوو ئەدیلۆ لەگەر عالەمی هیچ عیبەت نییە ئەدیلۆ لەگەر عالەمێ 100 نوکتەیان لێ دەجێڕێ و عالەم دەکەوتە سەرپشت لەسەر قسەیت و ئەدیلۆ قسەیەکی خۆش دەبۆ من ناکەی ئەتۆ من خۆش ناوێ بکاکە وەڵاتم خۆش دەوێ بزانە ئەوە عیلاقەی بەوەی وە نییە کە ئەو پیاوە ئەو ژنە ئیهمال کردووە عیلاقەی بەوەی وە نییە کە ئەو پیاوە ئەو ژنەی پشتگوێ خستوایان خۆشی ناوێت نا تەبعی وایە کە دەگەڕێتەوە مارێ تااقەتی قسانی نییە دەبێ ئافرەت تەفەهومی ئەو تایبەتمەندیەی بکە دەبێ ئافرەت ئەو حاڵەتە دەرونیەی ئەو پیاوەی ئەو تایبەتمەندیەی حساب بکە لەو کێشەی لۆ زیاد دەبی زەبڕاستی زۆر تایبەتمەندی تر هەیە حەزم لێ نییە باس بکەم چکە ئەوە ئیشی کە دکتۆری ئینشاڵڵا دێ لۆ تا باز دەکە بەڕاستی
تعاملی جوان لەگەر ئەو تایبەتمەندیانە کێشەکان زۆر لە کۆڵ دەکاتەوە. خاڵێکی تر ئەوەیە کە بمانوێت کێشەکان بە ئاسانی هەڵکەین، نابی بە هیچ شێوەیەک منداڵەکان لە مشکلەی داک و بابیان بزانن. زۆر خەتەرە ئەتوو کێشەت لە پێش چاوی ماڵ و منداڵت هەڵ دەکەی. زۆر غەڵەتە. نابی ئەو منداڵانە بەشداری حەلی مشکلاتی بینی ژن و مێرد بکەن. ئەوە ناکرێ، چونکە ئەوە سڕە، ئەوە نهێنیە، ئەوە تایبەتمەندی ماڵە، ئەوە ئەسراری ماڵە. ناکرێ ئەو منداڵانە یعنی لە معانات و لە مشکلەی داک و بابی بگەن. ئەوە گەورەترین هەڵەیە کابرا دێ لە پێش منداڵەکان کێشەی خێزانی باز دەکات. ئەوە زۆر ئەو منداڵە لە بیر ناکە. ئاگادار بن منداڵ کاتێک کە ئەو بابەی دەبینی ئەو داکەی دەبینی لە دەوی یەکەی دەبنەوە قسان دەڵێن، ئەوە قەت ئەو مەشهەدەی لە بیر ناکە. بەڕاستی زۆر لە ناقی ئەبێت بە نەخۆشی. بۆیە زۆر هەڵەیە ئێمە منداڵەکانمان بەشداری پێ دەکەین لە حەلی مشکلەکانمان. شتیوان نییە، مەگەر ئەڵڵاهوممە خودی مشکلەکە منداڵەکە بی دایدەنەی لۆی قسەی لەگە بکەیت. بەڵام ئەگەر مشکلەکە بینی ژن و مێردبی نابی بە هیچ زۆرێک منداڵەکان بەشداری لاو کێشەی خێزان بکەن. خاڵێکی تریش ئەوەیە کە ئەوەیان زۆر گرینگە، جێڕاگرتنی یان جێڕاگرتنێکی تەواو لە بۆ یەکتری. زۆر جارە ئەمە تەحمل ناکەین جێڕاگرتنێکی تەواو بکەین مشکلەکەمان حەل نابی. بەڕاستی دەبی پیا و تەحمل بکە جێ لە ژنی ڕابگری، و ژنیش بەڕاستی دەبی تەحمل بکە جێ لە پیاوەکەی ڕابگری. ئەتوو کە جێی لێ ڕناگری مشکلەکە حەل نابی کاکە. ئەو ژنە یەک کۆمەرە مشکلە لە هەناوی پەنجیدایە پەنگ. ئەتوو ناکرێ بە 2 دقەی دەی دەخسەی بکە دەی بزانم چ دەبێت دە زوو لە کۆریکەوە زوو. ئەوە بابە بە زووی چ؟ ئەخە ژیانت تاڵ دەبێت و بەو زووی تەعاملی لەگەر دەکەی. ژیانت تاڵ دەبی. دەیکەواتە ئەو پیاوە دەبی تەحمل بکە، دەبی جێی لێ ڕابگری، دەبی ئەو ژنە هەناوی خۆی بە تارکە، دەبی بزانێت چی هەیە، لە چ دەناڵێنی، چ مشکلەی هەیە. بەڵام ئەگەر ئەو پیاوە ئامادە نەبوو جێگرتنێکی تەواو، بەڕاستی مشکلێ ماری حەل نابی. و ئافرەتیش بالمقابل بەڕاستی دەبی ئامادە بێ جێ لە پیاوی ڕابگری. دەبی ئامادە بێ هەرچی لەناو هەناوی پیاوەکەی جێی لێ ڕابگری. ئەو وەختە بەڕاستی دەتوانین مشکلەکان حەڵکەین. ئەمما ئەگەر ئێمە ئەو ئامادە باشیەمان نەبی جێ لە یەکتری ڕابگرین بە تەواوەتی، نەک ئەوها زوو لە کۆرکردنەوە، نادەبی بەڕێکی جێ لە یەکتر ڕابگرین، بەڕاستی کێشەکانمان زۆر بە ئاسانتر و بە خۆشی حەڵ دەبیتن. خاڵێکی تر کە ئەوە زۆر گرنگە، بەڕاستی نەفسیەن نیوەی مشکلەکەمان حەل دەکا. ئەویش ئەوەیە پێش ئەوەی پیاوەکە باسی مشکلەی بکا لەگە خێزانەکەی، یەک کۆمەڵە چاکەی خێزانەکەی بڵێ. بڕێ دەزانی ئافرەت بەڕاستی ئەتوش لە چی نازداری، بەڕاستی دەستاوت خۆشە، بەڕاستی بە حورمەتی، بەڕاستی خۆشتم دەوێ، بەس وەڵڵی گلەیم لەو نوختەی لێت هەیە، وەڵڵی کێشەی من لەگەرت و ئەو نوختەیە. سبحان الله ئەو مەدەحکردنی پێشتر والله بالله مشكلەکەی حەل دەکا، هەڕاست مشکلەکەی حەل دەکا. نەک ئەتوو بێی 100 قسەی پێ برەی ئەوزا مشکلەی لەگە باسکەی، نەک ڕەزیل و سەفیهی بکەی ئەوزا مشکلەی لەگە باسکەی. بە حیاتی تازە ئەو مشکلە حەل نابی. لۆسکەت و بریندارترت کرد، ئەوە ئەزیەتت زیاتردا، ڕوح و ئەزیەتدا دڵت بریندار کرد، تازە مشکلە حەل نابی. و ژنیش ئەگەر بێ مشکلەی خۆی لەگە پیاوی حەلکە، دەبی ئەوە زاری هەندێک مەدحی پیاوەکەی بکە. برێ پیاوەکەم تو سەرداری منی، تو گەورەی منی، ئەتوو ڕووناچی ئەو ماڵەمی، ئەم چێمای غەیری تو، ئەم چێم هەیە بژیم لەگەری غەیری تو، ئەتوو هەموو خۆشیێکی من ئەتووی. بەس وەڵڵی پیاوەکە گلەیم نەگشتت هەیە، ئەوە کێشەی بینی من و تووە. بزانە ئەم قسانە بەڕاستی وە دەکاتن ئەو پیاوە زۆر دڵی ئارامدی. ئەگەر لۆ شەڕی شاتبی شەڕەکە دەکوژێتەوە یەکسەر. لۆچگات و بە عاقڵی ئاگرت بە دڵی ئەو پیاوەی ئاوت بە دڵی ئەو پیاوەی داکردنێتێش ئاگرەکەی پەنگ بداتەوە. زابڕاستی ئەوە گرینگە. خوای گەورە بەخۆشی ئەفەرمی وەلا تەنسەو الفەضل بەینەکم، قەت چاکە یەکتر لە بیر مەکەن. کاتێک کە دادەنیشن چاکە یەکتر برێن، بزانن مشکلەکان چەند بە ئاسانی حەل دەبیتن. خاڵێکی تریش ئەوەیە هەرچیانمان غەڵەت بوون ئیعتراف بکەین بە غەڵەتەکەی. دەزانی ئەوەمان زۆر کەمە. یعنی هەندێک پیاوەی ئیعتراف ناکە کە غەڵەتە، کاکە قەت مشکلە حەل نابی. کە تو ئیعتراف نەکەی کە غەڵەتی، مشکلە حەل نەبوو، بەردەوامی لە غەڵەتەکە. و ئافرەتیش ئەگەر غەڵەتی کرد با زۆر بە گەورەیەوە برێ غەڵەتم کردیە،
زۆر اعتیادیە ئیعترافکردن بە هەڵە بەخۆی مشکلەکەی حەل دەکات بەڵام ئەمن پێم شەرم بی برم بەرامبەر خێزانم چی خێزانم ئەم برێم هەڵام کردیا هەڵام نەکردیا ئەو حەل نەبووە مشکلە بەردەوامیش ئەو ناڕەحەتیە بەردەوام دەبی لەو ماڵێ کەواتە بەڕاستی یەکێک لەو خاڵانەی کە مشکلە حەل دەکات ئەوەیە کە ئیعتراف بکەین بە هەڵەکان خاڵێکی تر کە لە دووی دێ و تەواوکەری ئەویە ئەوەی ئیعتیزار لە بۆ یەکتر بینینەوە زەزانی ئەمە لە ئیعتیزاردا زۆر کەم تەرخەمین بەڕاستی ئیعتیزار ئینسان پێ گەورە دەکا قەت ئەو ژنەی ئیعتیزار لۆ پیاوەکەی دەینتەوە کە هەڵەی کردووە وەڵڵا هیچ نەکە گەورەتر دەکا ئەو پیاوەی کە هەڵەی کردووە بەرامبەر پیاوەکەی داوای لێبوردن لە ژنەکەی بکە پیاوەکەی گەورەتر دەکا ئەوە نییە معنای ئەوە نییە ئەگەر پیاوێک ئیعتیزاری لۆ ژنەکەی هیناوە کە غەڵەتم کردیا ئەو پیاوە پێ بچووک بوو بالعکس پیاوەکە پێ گەورە دەبی ئاشتی ماڵ پێ بەرقەرار دەبی و خۆشەویستیشیان زیاتر دەبی بەڵام ئەمن برێم نام پیاوم پیاو قەت غەڵەت ناکە ئەمە غەڵەتم نەکردیا ئەو مشکلەکە حەل نەبوو زابۆیە بەڕاستی ئیعتیزار هینانەوە داوای لێبوردن لێکردن بەڕاستی مشکلەکانمان زۆر بە ئاسانی حەل دەکا و سارێژیش دەکاتن خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە لێبوردە بین زۆر جاران دەبینی ژن و مێر شتێکیان دەکەوتە بینی حەلی دەکەین مشکلەکە بەس پیاوەکە هەر لە دڵی مایە یان ژنەکە هەر لە دڵی مایە نابێ ئەوەمان لە دڵ بمینێ مادام ئەمە ژن و مێردی یەکترین مادام دەمانێت ژیانێکی بە ئارام و بە ئاسایشی و بە خۆشی ببینە سەرێ بەڕاستی دەبی خاڵەکان لەبیر بکەین ئەو پێی دێت تەسامح دەبی هیچمان لە دڵ نەمینێتن هیچمان لە دڵ نەمینێ بەرامبەر یەکتر چونکە ئەگەر ئەمە مشکلەکەمان حەل کرد ئیعتیزارمان و یەکتر هیناوە بەڵام هەر لە ناو دڵممە ئەوە کا هەر ڕۆژێک بتەقیەوە بەرامبەرم بە چاومدا دەدەوە کەواتە تو هەر لە دڵت ما بۆیە بەڕاستی ئەم خاڵە زۆر گرنگە دەبێ کە مشکلەمان حەل کرد ئیعتیزارمان لە بۆ یەکتری هیناوە داوای لێبوردنمان لە یەکتر کرد ئیتر ئەو خاڵە لە ناو دڵی خۆت ڕشکەیەوە وجودی نەمینێ چونکە ئەگەر وجودی بمینێ ئاساری هەر پەیدا دەبتەوە لەگەر پەیدابوونی هەر کێشەیە کە لەو ماڵەی ڕوودەداتن خاڵێکی تریش ئەوەیە کە پێدرن ئەسەبر ئارامگرتن ژیانی ژن و مێردایەتی لەسەر ئارامگرتن بەڕێوە دەچی ئەو پیاوای بەڕاستی دەبی خۆی لێ ڕابینێ لە ئارامگرتن زووکە هەموو شتی ماڵێت بەدر نییە و هەموو سیفاتی ژنەکەشت بەدر نییە و ژنیش زەوی هەموو ماڵی بەدر نییە و سیفاتی هەموو پیاوەکەشی بەدر نییە ئەی چوەمان لێ دەکە بە ئاسایشی و بە خۆشی بژین ئارامگرتن بەڕاستی ئەو پیاوەی ئارامی هەبی ژیانی زۆر ئارامە و ئەو ژنەی سەبر و ئارامی هەبی ژیانی زۆر ئارامە کەواتە زۆر گرنگە ئازیزانم ژن و مێرد بەڕاستی ئارامیان هەبی بەرامبەر یەکتر بەڕاستی سەبری لە یەکتر بگرن خۆ ناکرێ ئەمە بە دەرزی لە مشکلی یەکتر بکۆڵینەوە شتیوە نابی ئەسڵەن دەبی هەر زۆر جێش نەدەینێ شتێک هەیە پێی دێن تەغافول چییە ئەوەیە کە ئەتوو ئیهمالیکە جێ مەدێ لە بیرە خۆت ببەوە ژیانی ژن و مێردایەتی نۆ لەسەر دەی لەسەر تەغافولە ئەتوو ئەو ژنە شتێکی بەسیتی کرد دەکرێت ئەو شتە بەسیتە ئەمن گەورەی بکەم دەکرێت ئەو شتە بەسیتە کە ڕوویدایە ئەمن مشکلێکی لەسەر دروست بکەم ناوەڵە هەر جێش مەدێ هەر لە بیرە خۆت ببەوە هەر ئیهمالیکە و ژنی ژوایە خۆتو ئینسان ژن و مێرد لە ماڵی وەڵا قسەک هەیە بە دڵی یەکتر نابی تەسەڕوفەکە هەیە بە دڵی یەکتر نابی شتێکە بە دڵی هەردووکمان نابی بەڵام دەبێ ئەمە چ بکەین ئەو سەبر و تەحملە هەیەتمان تەغافل و لۆ بەکاربێنن ئیهمالی کەین لە بیری کەین نەیکەینە مشکلەی خۆمان بەڕاستی هەر ژن و مێردێک توانیان سەبریان هەبێ بەڕاستی ژیانێکی زۆر ئارامیان دەبێت ئاخر خاڵ و کۆتایی پێدەینم ئەوەی سکۆ دەمینێتەوە سەر ئەو بەڕێزانە با پرسیار بکەن و ئەگەشتی تریش ما باسی دەکەین لە خلالی پرسیارەکەی ئەویش ئەوەیە کە تەرککردنی گوناح علاقەیەکی پەی دەگەر خوای گەورە علاقەیەکی چاک دەگەر خوای گەورە بەڕاستی زۆری مشکلەکانمان لە کۆڵ دەکاتەوە دەزانی زۆری مشکلەکان بێ ئەمری خوایە کە لە ماڵەکان دەکرێت زۆری کێشەکان گوناحە کە لە ماڵەکانمان وێران دەکات ئەو پیاوە کە عارەقی دەخوا کێشەیە نەک هەر کێشەیە بۆ خۆی بۆ ماڵ و منداڵی بۆ ژیانی خۆی بۆ هەمیان کێشەیە ئەو پیاوەی خوا نەخواسە تووشی تریاک و حەب دەبی ئەوە کێشەیە ئەو پیاوەی کە خیانەت دەکا ئاشاشی بەڕێستان ئاساشی ئەو خوشکانە کە خیانەت دەکرێت لەو ماڵە لە یەکتری خیانەت دەکەن هەمووی گوناح ئەو ماڵی کاول کردیە بەڕاستی واسینان لە گوناح هۆکارێکە
کە کێشەکان زۆر لە کۆڵت دەکاتەوە چکە هەر گوناحێک کە دەکرێت لەو ماڵە ئەو گوناح هەر ئەوە بە ئاسانی نییە کۆمەڵک تەبعاتی هەیە کۆمەڵک لە پاشە خۆی کێشەیکەی دروست دەکاتن دەکەواتە ئەتوو هەر ماڵێک بەڕاستی مەحاولە بکرێ بێ ئەمری خۆی گەورە تێدا نەکرێ خوا ئەو شتانەی پێخۆشە لەو ماڵی ئەنجام بدرێ بڕوا بکەن نیوەی کێشەکانمان لە کۆڵ دەبێتەوە نابێتە مای ئەوەی کە ئێمە بەو کێشانە سەرقاڵ بین و ناڕەحەتی و ناخۆشی بینتە ناو خێزانەکانمان ئەوە چەند شتێکی بە کورت و پخوت بوو بۆ ئێوەی بەڕێزیشم باس کرد بۆ ئەوەی بزانین چۆن کێشەکانی خۆمان بە ئاسانترین شێوە ئینشاءالله عیلازی دەکەین وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. الحمد لله وحده نصر عبده وعز جنده وهزم الأحزاب وحده وبه نستعين ونتوكل عليه والصلاة والسلام على من لا نبي بعده أما بعد خۆم پێشاڵزام لە خسمەتی جەنابتانە و لە خسمەتی کۆمەڵە مامۆسای بەڕێز کە ماوەکی زۆرە پێش زووتر بە خسمەتی ئەمە گەیشایەتم و داوای لێبر نەکەین کە کاتێک ئێمە قساکەین لەو بابەوەیە کە ئێمە حەزەکەین خزمەکاریەکی جەنابتان بکەین نەکەوەی کە بڵێن شتێکی زیاترمان پێ بێت ئەو بابەتەش کە بۆ من دیاری کرابوو کە لە خسمەتتانە پێوەی وە بتوانم لە خسمەتانە شتێک باس بکەین ئەو شەوەیە شارەزابوون و مامەڵەکردن لەگەڵ جیاوازیەکانی نێرومێ واتە ژنومێر بۆ یوتم نێرومێ یەکەم جاوم بە ژنومێر نەربان بەڵام بە شێوازی عام هەموو کوڕکچێک پێویستەوە وەرگێ بزانێت کە جیاوازیان چۆنە و چۆن مامەڵە لەگەڵ جیاوازیەکانە بکات کاتێکە ئێمە جارە پێش هەموو شتێ گەورەترین هەڵەی بیرکردنەوەی عامی خەڵک و ملتەزیم ئەوەیە کەوا هەست کات کە ئەبێ مرۆڤەکان لە یەک بچن کە ئەبێ لە یەک بچین ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە و کێشەیەکی شە بەڕاستی کە دواتر گرفت دروستەکات ئێمە جارە پێش هەموو شتێک ئەگەر بمانەوێ لەوە تێبگەین بە تایبەتی لە جیاوازیەکانە ئەبڵێن بۆچی ئەم جیاوازیانە هەیە یان مرۆڤ واتە هەموو مرۆڤێک و بە شێوازێکی عام وە بە تایبەتی تریش ئینسان نابێت لە یەک بچێت بە هیچ شێوازێک و بە تایبەتی تریش لەوەی کە زۆر گرنگە لە کەونا هیچ شتێک نابێت لە یەک بچێت دوای گەڕەمەوە سەر سلایدی پێشتر دوو شتمان نییە لە کەونا لە یەک بچن ئەمە زۆر گرنگە و بزانین هەرخوای گەورە کە خۆی فەرمێ ومن كل شيء خلقنا زوجين لعلكم تذكرون زوجين أصلي زوجين أويا كواليك نجن نيود دوش هاوشيوا نيود دو هاوشيوا يك ما ندرس كردو كالزوج أويا كابي واتا دو كسي دوشتي طواو كري يكتري كواتا نابن يكبن إما لأصل إنسان بوشي هذا كإنسان هاتو بوشي هذا هاتو كجواز بين وبشيكين لهمو كون ولا كون دو ملائكة معني ليك بتشي دو بيغمر معني ليك بتشي أما زور جرينجا همو ملائكة كان هل يك صفات خوي هي وإيشي خوي هي وواري خوي هي دو شاخ دو دلوبي بارانين يك تركيب يعني تابي يك شتيك بن شكا بوي إما جارة بير نكين ولوي يك شي وبين شكا أقر إما فلسفي ژیانی خۆمان نەگۆڕین کە مامەڵە لەگەڵ جیاوازەکانەکەین ئەکەوینە هەڵەیەکی زۆر گەورەوە هەموو ئەمانش کە لە مرۆڤ سەرڕای ئەوەی کە خوا بەو جیاوازیە خەلقی کردوین سەرڕای ئەوەش دوو هۆکاری زۆر گرنگمان هەیە کە هەمووی جیاوازین لە یەکتری کە دوو هۆکاری سەرەکیمانەیە یەکێکیان پێوترێت فیتڕە کە فیتڕە تا ئێساکە عولەمایان باسیێواکەن کاڵێن بۆ ماوە فیتڕە نییە فیتڕە زۆر گەورەترە لە بۆ ماوە ئەوەی کە زۆر گرنگە بۆ ماوە ئەوەیە کە لە ڕێی کرۆمۆسۆمەوە دێ بەڵام فیترە زۆر لەوە گەورەترە هەندێک سیفات هەیە بۆم ئینسانێک دێت بێ ئەوەی کرۆمۆسۆمێک لی بەرپرسیار بێ وەکو مناڵێک لە دەستکی دایکە پەنجەی ئەمژێ یا بوو مناڵێک کە بەری ئەدەیتەوە تون خۆی ئەگرێ خوا ئەوەی تیا خەڵق کردووە کە چۆن خۆی بپارێزێ هەر بە جیاوازی بوونەکە خۆی جارێ پێش هەموو شتێک بۆ ماوە خۆی کاتەوە فیترە و سروشتیش سروشت یا بڵێن فیتڕەوەکەوەی کە خوای گەورە خۆی خەڵقی کردووە ئەبێ ئینسانەکان جیاواز من چونکە دوو ئینسامان نییە بۆ ماوەیان لە یەک بچێ تەنانەت
دوو مناڵی هاوشێوەی یەکتری کە لە بۆ نمونە لە یەک زایگۆت دروسە بن لە یەک کێلکەی پیتراوە کەم لە شێوەیە لەوەیە بە یەک بچن بەڵام توانەکانیان یەکنین کەواتە مەجارە بالەوە دەست بشوێن کە ئێمە بە دوای هاوشێوەی خۆمانە بگەڕێن زۆر مهمە ئەوە بزانین کە تۆ ئەتەوێت لەگەڵ مامەڵە لەگەڵ خێزانی خۆتا بکەی لەگەڵ کەسێکا بکەی نابێ لە یەک بچن چونکە ئەمە ئەسڵی جیاوازی بە جیاوازی هاتووینەتە بوون و لەگەڵ ئەوەشە پەروەردە و ژینگە هی دوو مرۆڤمان نییە لە یەک بچێت بۆ نمونە ئەو دوو کچەی کە لە تاران پێکەوە بوون پێکەوە نووسا بوون ئەو دوو کچەی کە زۆر پێکەوە بوون بە چەند ساڵ بوون تەمەنە 39 ساڵ بوو هەر پێکەوە بوون لە یەک شوێنێکە بە کوێ تێپەڕ بووە هەر نووساوە بوون دوو کەسی نووساوە بوون بۆ کوێ ئەڕۆشتن بەیەکەوە چوونە چی بینی بێتیان بەیەکەوە بینیوانە اینجاش دوو کەسن خولیایان جیایە حتا ئەگاتە حدێک کە داوا ئەکەن ئەبێت جیا بکرێنەوە یەکیان حەزی لە تەلەڤیزۆنە یەکیان حەزی لە خوێندنەوەیە بۆیە داواکەن کە جیا بکرێنەوە دکتۆر پیانەڵێ لە 1995 وەنەوە هەردووکتا لە ناوچن هەردووکیانەوە هەڵەبژێرن بەس نابێ پێکەوە بن دەبێت جیاوازیەکانیان قبوڵ بکەن ئەوە بوو کە دوای عەمەلیاتیان بۆیان کرد کشیان وفاتیان کرد کەواتە ئێمە یەکێک لەو شتانێک کە زۆر گرنگە پەروەردەی ئینسانێک لە یەک شوێنێکا بین ئێستا من لێرانە سەیری ئەو کامیرەیەکە مامۆستا کە سەیری ئەو کامیراکە بە دوو گۆشەنیگای جیاواز سەیرەکەین دوو خیبرەی جیاوازمانەیە لەبەرەوە نابێ ئێمە چاوەڕوانی ئەوەکەین کە دوو ئینسانی یەک هاوشێوە ببین لە ماڵێکا لە شوێنێکە تۆ لەگەڵ براکانتە لەگەڵ خوشکەکانتە چەند جیاوازن لەگەڵ یەکتریە و ئەوەی کە زۆر گرنگە لە ئەسڵی جیاوازی بوون حکمەتە لای خوای گەورە کە ئەیکات نەک ئەمە کە بۆنە وەکو پەن پێدان بێ یا عیبرەت بێ ئەوەی کە بۆنە بە پەنمانکە خوای گەورە کە جیاوازی کردوین خۆی حکمەتە چونکە خوای گەورە کە خۆی ومن آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم إما ألسنة وألوان شيء دائما زماني فكريش ما كواتا جابه ألوانش ما جابه كواتا ألواني شكلي وألواني بيستي وألواني ناخ وألواني طبع وسروشت مان هموي جاوازة خواهي قولة بويا دو إنساني ليك شيء دروس نكردو دو كسي ليك شيء دروس نكردو وزۆر جاری شەیە کە ئیبینی ئەوانی کە ئێمە زۆر جار هەیە وا تەسەورەکەین کە ئەبێ لە یەک بچین نەخێر نابێ لە یەک بچین ئەمە یەکێکە لە ئەسڵی جیاوازی بوونمان حکمەتی تایە چونکە لە جیاوازی بوونمانە ژیان بەردەوامە بێت لە جیاوازی بوونمانە ئەتوانین کە خۆمان بدۆزنەوە لە جیاوازی بوونمانە ئەتوانین پەرک بە خۆمان بدەین لە جیاوازی بوونمان ئەتوانین ژیان بەردەوام بێ ئەگە ساردی و گەرمی نەبێت ئەو وەختە وەکسجین لەم منطقانەی شەرقی ئەوسەط نامێنێ ئەبێ لە شوێنە سەوز و قوتب و ئەوروپاوە لێوانە ئەو ئۆکسجین دەرەدا بۆ ئێمە پلەی گەرمیەکەی ئێمە شەڕاچیەکات ئەو هاوتاییە ڕاگیرەکات کە بۆ نمونە هاوە گۆڕکێ ببێ لەسەر زەویە بە هەموو شێوازێک جیاوازەکانن ئەوە دروستەکەن ئەگەر گەرما و سەرمانە بێ ناتوانێەوە بێت ئەگەر بەرزی و نزبی نابێ ئەگەر وشکانی و ئاوی نەبێ نابێ کەواتە ئەمانە حکمەتن کە ئێمەش جیاوازین لە ئەسڵی مرۆڤ بە تایبەتی ژن و مرد ئەبێت جیاواز بن نابێت تۆ چاوەڕوانی ئەوە بکەی بە یەک شێوە بیرکەنەوە ئێمە زۆر جار هەیە لە ژیان ڕۆژانەمانە کە کەلێ خەڵکان نامان بۆێنێ بۆ نمونە گەورەترین گرفتیەوەی ئەڵێ دکتۆر تا ئێستا وەکو من بیر ناکاتەوە تا ئێستا گۆ چەند ساڵە لەگەڵام ناتوانم وای لێ بکەم کە وەکو خۆم وابێ چەند ساڵە قەنەعەتم پێ نەکراوە کە سروشتی وەکو سروشتی خۆمیا بێ یانەوی سێرەکەی بە هەمان شێوازەڵێ چەند ساڵە ئەم پیاوەم بۆ نەگۆڕاوە چەند ساڵە کەواتە ئەمە خۆی حکمەتەکەی خوایە کە نابێ بگۆڕین بەڵام شێوازی مامەڵەی تەندروستەیە لەو بوارەیە کە ئێمە بیکەین و یەکێک لەو شتانەی کە خوای گەورە ئەوەی کە هەیە ئەلموهیم ئێمە یەکسانی لە هەموو شتێکمان لە ژیانە ئەوەی کە خوای گەورە بۆمانی داناوە حەقی خۆممان پێ ئەدا بەوەی کە خۆی قەدەر و مەشیئەتی لەسەرە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەی کە وەکو خوای گەورە فەرمێ ئەنی لا أضيع عمل عامل منكم من ذكر وأنثى المهم ئێمە یەک شێوەین بەڵام ئەبێ جیاواز بین هەر خوا بە جیاوازیەکەش وەکو یەک سەیرمانەکە نەک وەکو ئەوەی کەوا بە جیاواز بین من لێرانە ئەگە بچمە سەر وەی محازەرەکە بە تۆزێ بە کورتی بین بکەم ئاماژەیەکی پێ بم لە ئەسڵی جیاوازی بوونە هەر لە مرۆڤ بوون کە لە کاتێکا دروسە بی لە دووەم هەفتەوە ئینسانەکان جیاوازە بنەوە لە ناو سکی دایکیانە بە ژن و مێدایەتی لە دوو هەفتەی یەکەمە بۆ چوارەمین هەفتە یەکێک لەو هۆرمۆنانەی کە تیستۆستۆرۆن
کە یەکێکە لە هۆرمۆنەکان بڕیارەدات کە سروشتی ئینسانەکان لە یەکتری جیابن. بە تایبەتی کە بۆ نمونە لە 4 هەفتەی یەکەم تا 12مین هەفتە ئیتر ئەگاتە چڵەپۆپەی جیاوازی لە نێوانیەکە. تەنانەت مێشکی کچان ئافرەتان لە ناوسکی دایکە وەکو یەکوان، بەڵام ئەم تیستۆسۆرۆنە کە چونکە بەرزە لای چەپی پیاوان بەرز گەورەترە لە لای دینەکە لە لای ڕاستی. و بینراوە ئەمە تاقیکراوەوە ئایا ئەم سەبەبە هی چییە؟ هی ئەو هۆرمۆنی پیاوەتیە کە خوای گەورە لە خەڵقی ئینسانەکە خەڵقی یەکاوکە هۆرمۆنی ئەداتێک کە بۆ نێری نەبێ ئەیتر یەکسەر دەست بە جیاوازیەکان نەکات، لە شک و لە مێشکا جیاوازە بێ ببن هەر لە تەرکیبیانە. لە تەرکیبیان بە شیازێک کە جیاوازە بن یەکێک لەو شتانێکەوە زۆر گرنگە کە لای چەپی گەورە بێ، بەڵام لە هەمان کاتیشا یەکێک لەوانە حتا ئەم تاقینەوەی کراوە لەسەر جرج ڕۆشتونە ئەم هۆرمۆنە ئەدەنە مێیەی جرج سەیرەکەن لای چەپی گەورە بێ وەکو پیاو. ڕۆشتونە لە لای بۆ نمونە پیاوان کەمیەکەنەوە لە لای نێرەی جرج کەمیەکەنەوە سەیرەکەن لای مێشکیان نەجوکیان یەکسانە بێت. کەواتە ئێمە بێ ئەمە قبولکەین کە مێشک لایەکی گەورەتر بوو لایەکی بچووکتر یا وەکو یەکوابوون کەواتە قودراتەکانی ناوی ژوورەکانی جیاوازە، کەواتە ئەبێ توانای جیاوازیانە بێت، کەواتە ئەبێ ئیمکانیاتی جیاوازیانە بێت، کەواتە لە توانا و ئیمکانیاتەکانە بێ سروشتی جیاوازیشان هەبێ. نابێ دوو کەسە بن سروشتیان وەکو یەکوا بێت، نابێ دوو کەسە بن توانەکانیان وەکو یەکوا بێت، لەبەرەوەی توانەکانی مرۆڤ هەمووی یەکتری تەواوەکە. بگرە ئەمە لەوە زیاتریش ئەڕات هەتاوەکو یەکێک لەو شتانەی کە بۆ نمونە قودراتەکانن کە خوای گەورە پیانەدات، بۆ نمونە یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە قودرەی مەکانی واتە شوێن. بە چەند نمونە ئێمە توانەکان زۆرن، یعنی ئەگە توانەکان بژمێرین لەوێ سەدان جۆر توانامان هەیە. ئەگەر توانەکان بژمێرین ناتوانین، بەس بە نمونە بۆ نمونە مرۆڤی پیاو یانێر قودری شوێنی بەقوترە، ئیدراکی شوێنی بەقوترە، بەڵام لە ئافرەتە منطقەی زمانی بەهێزترە. هەر بۆیەش لە سکی دایکە 2 هەفتە کچان پێش کوڕان دەست بە لێو جوڵان نەکەن. ئەوانی کە بۆ قسە بەکارەهێنرێ ئەلویانەوە دەرەکەوێت، لەوێیانەوە هەر لە 2 هەفتە پێش ئەوە زمانوێ. بۆ یەکەسەوە سیرێکە چیە بێتەوە؟ ئیتر لێرەوە کەواتە چی دروست هەکا؟ توانای قسە و حەز لە قسە و قسە گێڕانەوە و ئەوەی کە زۆر جا ئافرەتی پێ ئیتیهامەکرێ، ئەمە کەواتە خوا دیاری کردووە کە ئەبێ ئەم سیفەتەی تیابێ. لەو لاشەوە بۆ نمونە یەکێک لەو شتانەی ترە کە بۆ نمونە کە هەمانە ئەوەیە کە بە تایبەتی لای چەپ بەقوترە لە لای پیاو، لەبەرەوە چی ئەبێتەوە؟ فەهمی لوغەی بەقوترە، ئەوان قسەکردنیان زۆرترە، ئەمان تێگەیشتنیان زیاترە. بۆ قسە لە پیاوە قسەکردن زیاترە، فەهمەکەی زیاترە، بەڵام ئافرەتان زۆرتر تێگەن. ئەها سەیری کە تۆ ئێستا یەکێ قسەیەکەکە براو مێردەکەی پیاوێک و مێردێک بێکەوە چنە ماڵێکەوە، یعنی مێردێک و ژنێک بێکەوە چنە ماڵی برایەکیان، ژنەکە قسەیەکی کردووە پیاوەکە زۆر گرنگی پێ نادا، بەڵام ئافرەت لە ئافرەت زۆر زوو تێگا یەکسەر ڕاهاو قسەی کرد وەڵایەوە بەسیەوە بوو ئەها فڵانشتی وت من نەزانم ڕێک سۆنر بۆ پشتی قسەکە ئاکات، زۆر بە عەجیبی پشتیەوە ئەدۆزێتەوە، چونکە ئەمە تەبعێکە لە فەهمی لوغە بۆ ئافرەتان بەقووەتن، بەڵام بۆ پیاوان کەمترن. پیاو ئەم هەمە جارە پێڵک دەبەسە ئافرەت دا ئەمە مەکە دەو کۆتای پێبێنە ناتوانێت فەهمی بکە، بەڵام یەک لوغزێکی بچووک لە فەهمی ئافرەتاکە، چونکە دائیمەن بەگومانن لە یەکتری. هەروایە لەبەرەوەی کە چیە بێتەوە هەستەکەن لەسەر یەک ئیشەکەن ئافرەتان، بەڵام پیاوان هەست ناکەن لەسەر یەک ئیشەکەن. ئەمە یەکێکە لەو تەبعانە لەو هەستانەی کە هەمانە. بۆیە جیاوازیەکی یەجگا زۆر هەیە لە نێوان هەموو ئەو بوارانەی کە بە ژیریشەوە بەرن لە قودراتی عەقلەکانە هەمووی جیاوازە، هیچ کوڕووکچێکمان نییە توانەکانیان وەکو یەکوابن. و بگرە جیاوازیەکی زۆر عەجیبیش هەیە تەنانەت لە بیرکردنەوە، ئافرەتان بیرکردنەوەی جەمالیان زۆرترە، حەزەکەن ئەو شتانەی بە جەمالەوە واتە جوانی، ئەم با وا بکەم، خوانەکەم وا باشە، ماڵەکەم واش بێ، ناوماڵی جوانە بێ، جلوبەرگ وا باشە، تەنسیق وا باشە، ئەم شتانە لە ئافرەتا زۆر باشە. بەڵام لە پیاوە تەفکیری ئیستنباطی و هەڵەنجان و مستەقبەل و داهاتوو هەموو ئەم شتانە زۆر بەقوترە. بۆیە ئێمە سەرەکە خەمەکەمان جیاوازترە،
خەمەکان ئێمە بیرەکەینەوە لە داهاتوو چی بێ چی بکەین چی بەرەو ڕووی چی ئەڕۆین چی لە پێشمانەوەی زۆر بیر لە داهاتووەکەینەوە لە پیاوانە بەڵام لە خوشکامان چی ئەەکەن زۆرتر بیریان لە لای چییە تەفکیری جەمالی یان بەجێهێنانی دایم بیریان لای چییە ئەو ئەرکانی ڕۆژانە لە سەریانە بەڵام ئێمە بیرکردنەوەی دوورمەودامان زۆرە پیاوان لە ئافرەتان سەریکە بەو شازە بۆیە دوو کەناڵی جیازمان کردەوە هەردووشی بەیەکەوە یەک تەواوەکات وەکوتمان لە ئەسڵی حکمەتەوەی تەواوکاریە ئەبێ بە هەردووکیانەوە ئینجا ژیانی مرۆڤ دروست بێت بە هەردووکیان نەبێ ژیانی مرۆڤ دروست نابێت لەبەرەوە ئێمە ئەمە بە چەند نمونەیەک لەسەر ئەو حاڵەتەیە تەنانەت لە حەجمی دەماغا تەنانەت لە حەجمی دەماغیشە مێشکە 7 بۆ 8% مێشکی پیاوان گەورەترن لە هی ئافرەتان تەنانەت لەو پردەی کە لە نێوان لای ڕاست و لای چەپە لێرانە جیاوازی هەیە لە حەجمەکە لە نێوان ژن و مێردا یعنی منە هەمووی جیاوازیە بۆی ئێمە جارێکی بزانین کە هەموو ئەوانەی کە پێویستە کە بیزانین تەنانەت لە کێشی 100 غرام کێشی مناڵێکی تازە لەدایک بووی کوڕ بە ڕێژەر وەرگیراوە لە هەموو کچان کۆکراوەوە بڵێ مەجموعێکی زۆر لەگەڵ کوڕان سەیریان کردو کوڕان 100 گرام مێشکیان قورسترە لە کچان کەواتە ئێمە ئەم جیاوازیە ئەبێ قبوڵ بکەین یەکێک لەو شتانەی تر کە بۆ نمونە کەلام حەزەکەم باسی بکەم ئەوەی لە نێوان هەستەکانە ئافرەت هەستی چاوی بۆ پێشەوە بە قووەتە بەڵام بۆ ئەم لاولا خراپە پیاو بە عەکسەوە بۆ پێشەوە لاوازە بۆ ئەم لاولا بە قووەتە دەریش کەوتووە لە زۆرینەی ئەو حادیسانەی کە ئافرەتانێکن زۆرینەی زۆریان لە تەنیشتەوەیە پیاوانش زۆرینەی زۆریان لە پێش و دواوە ئەیکەن ئەمە هەر وەکو دیراسەت کە کراوە سەیری کە زۆر جار هەیە شتێک بوو نەبێت پیاوەکە لە کوانێ فڵان کلیلەکەم ئەگەڕێ لەسەر مێزەکە شە لەسەر مێزەکەیە ئەگەڕێ نایبینێ ئافرەتەکە دیاڵێ ئەوە نییە لە بەردەم مێزەکەەوە چەند جاوەتان بینیوە کە سەیرەکەی لە بەردەمە ئێمە خراپین بەس لەم لەو لاوین بۆ یەخوای گەورە ئەمەی تەواو کردووە ئافرەتان پێش زۆرە بینن بەڵام لە پیاوانە هینە بێت یعنی یەکێک لەو شتانە ئەم تەنیشتەکان زۆرە بینن بە یەکەوە هەردووکی تەکمیلا بێت لە هەستی بۆنە ئافرەتان بۆنیان بە قووەترە حامین وەک ماڵ پارێزەرن بۆنی سوتاوی بۆنی فڵان سەرکە لە مەجلیسەکە دانیشن ئافرەتەکە زووتر ئەرێ بۆن چی دێ بۆن چێشتەکە سوتا هێشتا نەگەشتە لوتی پیاو ئەو یەکسەر دەزانێت کە سوتاویشە بڕیارەکەشی داوە ئەمە جیاوازیەکان ئەوەیە کە تۆ بزانە چەند خوای گەورە بە حیکمەت ئەمانەی خەلق کردووە با ئێمە ئەمە قبوڵ بکەین کە زۆر گرنگە و زۆر زۆریش پێویستە کە ئێمە هەست بەوە بکەین کەواتە ئێمە یەکە لە هەستی گوێیە لە هەستی گوێیە دائیمەن ئێمە زیاتر پیاوان زیاتر گوێیان بۆ قسەی زیاتر بۆ قسەی فکری یا ئەو قسانەی کە ئیستنتاجی بێ یا ئەو قسانەی کشتی جوانی تیابێ بۆ ئەوانە زیاترە بەڵام ئافرەتان زیاتر بۆ بابەتە عاتفیەکان زۆرتر گوێیان هەیە بۆیە زیرێکی زۆرێ لە گلەیەکان لە ئافرەتان لە پیاوانەکە وەڵام من خەت تۆ بۆ پێم ناڵێ خۆشتمەوێ بۆ فڵان ناڵێ وایان نا دائیمەن بەدوای ئەمە ئەگەڕێن گوێیان بەفیعل پێڵێ تۆم خۆشەوێ ئاساکە پێشەوەی کە بێن بۆ ئێرانە خێزانێک لە خێزانەکان کێشەیەوانە بوو یعنی یەکێک لەو شتانە کە بۆ نمونە هەستیانە کرد کە زۆر جیاوازن باشە من وتم دادا یعنی هەست ناکەم پیاوە تۆ هیچ خۆشێ نەوەڵە وتم باشە پیاوەکە تەسەورەکەی چاوی لە کەسێکی تر بێتی نەبەخوا وتم باشە خۆی هەرمە هەموو گەورەترین خزمەتە بە ئافرەت کە چاوی لە کەس نەبێ لە تۆ بێ بەتەنیا يعني اگر بيتو بون 4 هديه و 4 شد بون كري و 4 زواج بون كا 4 فلان بون كا يتر تواو بو ليره نسيري ك ايما ابي بزانين هستي جوي عاطفي بو بياون واچا ك تعبير بكن جارك بلان بياون چيكا خوفيان هي ترسيان هي لتعبير كان چونك ازاني كتعبيري كر دواتر او طلبي هي بمقابل التعبير بو يتوز بياون لما ترسين يعني دائما يسمى خومانه ويك زوره مو بريانه ما اگر بيتو بونه منه بخزاني بلا والله توم خوش تاسكا بتعبير يكسسير كيشيكا افرتكا قريبه دواي ويا طلبيات شيبكا تشيبي ولا تشي دواكاريه كيفي بكا شو لو كاتا يتر كاتي كي خوي بوي كوا بيچيني اوشته شو كاتا كات خويتي بيچيني تو زيك كيل راوا حاضره وهي ما قرفتي زور قوره درسكات وهي سرقه بيان شيكا خوشي بس تعبير ناكا شو زاني دوكس هن چیت بۆیان کرد داوای تر بدروسە بێسە مناڵ داوای شتێکەکە بۆی بکە یەکسەر خۆی حەزرەکە بۆ داوای چیتر
و ئافرەتانیش بە هەمان شێوازوان داواکاریی بۆ جێ بکە حەزی لە داواکاریکی تریشەیە ئیتر لێی خواردووە داوایەکاتەوە بۆیە ئەمە یەکێکە لەو شتانەیە کە زۆر گرنگە و ئەوەی کە زۆر موهیمە لە مناڵیشا بە هەمان شێوازەیە چونکە مناڵ فیتڕی پاکە نزیکە لە فیتڕە پاکەکەی ئافرەتان چونکە ئافرەتان تەڵەبیات و مەجاالاتەکانیان کەمترە وەکو پیاوان نییە کۆمەڵشتی بەسیط داواکەن ئەگەر سەر لێ شێواوی لە سروشتمانە دروست نەبوو بێت چ پیاوان چه ئافرەتان داواکاری ئافرەت زۆر بەسیتن بەڵام چین جیڕن بەڵام چین زۆرن بەڵام چین ئیلحاحی لەگەڵا بەڵام چین ئەمە تەبیعەتە پیاوانیش یعنی یەکێک لەو شتانێکەوە زۆر گرنگە داواکاریەکانیان مەحدودن بەس حتمی ئەڵێ نابی ئەو شتە بکەی ئیتر تەواو یعنی حتمێتی لەگەڵایە لە داواکاریەکان بۆیە ئەمانە هەموویە گۆڕێت هەستەکانمان بە پێی حتا لەمس پیاوان هەست بە شتی بەهێزەکەن کە ئێستا دەستی لەمەدا هەزەکە بزان بە هێزەیان نا بۆیە سەیری کە ئەو شتانێ بۆ پیاوان دروستەکرێ ڕەنگێکی ئەداتێ کە هێزی بداتێ لە بازاڕیشە ئمە سایکۆلۆجیی پیاوان و ئافرەتان لە شت دروستەکرێ ڕەنگێکی پێدەرێ بە قووەت و سەڵابەتی بۆ پیشان بدا بەڵام ئەو شتانی بۆ ئافرەتان دروستەکرێ ناسکی تیا دروستەکرێ لە ئەلوانە لە ئەشکالە لە حتا لە لەمسە هەموو ئەم شتانە بەو شیازەیە بۆیە لێرانە ئەوان بەرەولای ناسکی و تەنکی و تیواڵی و با بڵێن زۆر سادەیی و هەتا شتەکان زۆر سادەتر بێ بۆ ئافرەت باش بەلایەوە زیاتر لێ بژێریە بەڵام پیاوان حەزیان بە سەڵابە و تونی و زبری و ئەو بە قووەتی و بەهێزی و ئەوە هەیە لێوانە سەریکە لە هەستی لەمسی شانە تەنانەت جیاوازن لە تام و چێژە جیاوازن سەرەکی پیاوان حەزیان لە تامە زۆر جیاواز و دوور لەکەکانە هەیە بەس حەزی لە تونیە هەیە بەس حەزی لە سوێریە هەیە بەس حەزی لە شیرینیە زۆر بەڵام لە ئافرەتان حەزیان لە تامی تێکەڵەیە سەرکە چێشتێک دروستەکە یەک کۆمەڵەشتی ئەخر گوێز و بادەم و برنجیان بە یەک و تۆ تێکەڵەکەن لە هینە ناویچە بریانە ئەخەمدو ئەنەسی بەس چییە نەخێر ئەوە یعنی زەوقی ئافرەت وایە کۆمەڵە تامێکی زۆر جیاواز تێکەڵکا بە یەکتری يعني ئەمە کە بەڕاستی زۆر ئەمە بەس بە نمونەیەن و ئەیجینا شتی زۆر عەجایبتر هەیە لە قوڵایە بەس ئەمەوێت تۆزێک دا لەوێ لی تێنەگەن کاتی زۆر بێ و دا بێتە مەشاکل بۆیە ئەو شتانی کە سەطحین زۆرتر ئەوانە ئاماژە پێکەین لە بێزگە لە هەستەکان تەنانەت یەکێک لەو شتانەی ترە کە بۆ من گرنگ هەمانە هەستی حدس واتە تەوقعکردنی ئەو شتانەی کە ڕوو ئەدەن پێشەوەی کە ڕوو بدەن لە هەموو کاتێکا ببینە سەرۆکی دەوڵەتەکان کاتێککە بۆ نمونە ئەڕۆن بۆ زیارەتی دەوڵەتەکانی تر ئافرەتانە بن لە دوو کاتە یەک ئەیانەوێ قەنەعەت بە بەرامبەرەکەیان بکەن کە ئێمە بە مەرامێکی ئیستیقلالی ناین کە ئافرەتەکەی لەگەڵا بوو ئەوش خێزانی لەگەڵایە یەکسەر شعور دروستەکا بوو ئەو خێزانە ئەو ئافرەتە دەوری هەیە لەسەر پیاو چونکە ئافرەتان زۆر دەوریانەیە لەسەر پیاو کە پیاوەکە وتی وەڵا ئەو هاتووە خێزانەکەی بینی هەر لە خۆی ئافرەتەکە مرتاح بوو پیاوش پێ مرتاح هەبێ بۆیە یعنی تەسەور کە تەسیر لەسەر سیاسەتی دەوڵەتەکەن يعني ئەوەندە وریان و ئەوەندە نەبێتەوە حتا لە یەکێک لەو شتانە ئافرەت زیاتر ئەگەر بێت و بۆ نمونە کێبەرچەی سیاسی لە بین نێو دوو وڵاتە بێ ئافرەتەکە دانیشە کۆمەڵەشتێکە خوێنێتەوە کە نایخوێنێتەوە حتا لە مناڵیشا ئەوە هەیە لە مناڵیشا کۆمەڵەشتێکە خوێنێتەوە کە خەڵک ناخوێنێتەوە ئێستا تۆ بنە کە قسەیەکەکەی مناڵەکە ئاوا سێرتەکە ئێستا لێ ئێوارە ئەدبۆم بۆ فلانە شوێن سەرکە مناڵەکە لە تخوان بی بۆ چونکە ئەزانێت تۆ لە ناوە و ئیحتیمالێکت داناوە نەیبی چکە درۆکە هەست پێەکە مناڵ زۆر عەجیب ناوە هەست پێەکە بۆیە لە ئافرەتانیشە هەمان ئەم شتە هەست پێەکەن ئەمە زۆر گرنگە کە تۆ بزانی زۆر بە وریایی مامەڵە لەگەڵەوەکەن حتا من خۆمە لە ماوەی پێشە لە محازەرەتە باسم کرد لەگەڵ برادرێکا چووین سیارەیەک بکڕێ سیارەکار بۆ ناو ماڵ و دەشت و دەریان بوو وتی خواوەکی لە ئەوەنم پێداوە شەستۆنم پێداوە مناڵەکە لەگەڵ ماوە من و پیاوێک بە یەک و ڕۆشتین دکتۆرێک بە یەک و ڕۆشتوین کوڕەکەی لەگەڵا بوو دەستی بەدەست باوکە بوو ئاوە سەرێکی دەموچاوی کرد من شەو مامۆساییم بەدەستەوە دەستیم گوشی تی بۆ مەبەستمەوە بوو کە مەیکڕە وتم دوای بزانم دوای بیرێکی لێ بکەرەوە بزانم چۆنە بێ هاتی نەولاوتم مناڵەکە بە بنی وتی باوکم درۆکە چکە ئاوا سەرێکی عین باوم درۆێت چیە لە کوێیێنی چکە زۆر سەیری مناڵ زۆر عەجایبە هەر کاتێک کە قسەت کرد بزانی مناڵێ لە بەردەم تا بێزانێ ڕاستگۆیان نە بەس گیان بۆیە تعبیریان نییە خوا فەزەحمان ناکە ئەینا مناڵ هەموو شتێکە زانێ بۆیە سەیری کە تۆڵی ئەوت بۆکەم ئەیزانێ کە ڕاستگۆ یان ڕاستگۆ نیت لە شتەکانە
مناڵە زانێ بۆی ئیلحاحەکە اینجا ئەو دایکانی کەم وعدیان شکان بێ مناڵەکە توخوام بێ دایە ئەخرم بێ چونکە ئەزانێ کە احتیمالی کە داناوە خواخواتە میوانێک بێ نەیبێ اینجا بڵێ لەبەر میوانەکە ئەو ئەخوێنێتە ئەو خواخوایە ئەخوێنێتەوە کەواتە لە ئافرەتانیشە ئەم سروشتە هەیە کۆمەڵە شتی وردە بینێ لەوەی تریانە خاستن لەگەڵ کەسێکا کە کێبڕکەی هەبێ ئەچێتە ماڵی فڵانە کەس ئەو برای ڕۆشتۆ تەبیعی ڕۆشتووە ئەو هەموو شتێکیانە خوێن فڵانیش هاتووای وت دایکەکە ئاوا سەیرێکی ئەولای کرد ئەیتر دەیان حرەکە ئەخوێنێتەوە لەسەر شەڕەکە حربەکە بۆیە لەو کاتانەیە ئەم شتانە وردانە لە ئافرەتانە هەمانە کە بۆیە پێشکاتەی زووتر هەست پێەکەن یەکێکی تر لەوانە لە ئیدراکە درکیان جیاوازە ئێمە دائیمەن لە پیاوان درکیان زیاتر بەقووەتە بۆ ئەو شتانەی کەوا مستەقبەلین بۆ ئافرەتان بۆ ئانین خوا وای دروست کردو بۆ ئیکەوا زۆر لەگەڵ خەمی زۆر دوورە نەبێ چونکە دوای خەمی زۆر دوور هەڵگرێ سروشتی تێکەچێ تون دەبێ بۆیە بە کەڵکی پەروەردەی مناڵ نایە ئەم قسەیە زۆر موهیمە ئوستاد ئەم شتێ زۆر موهیمە ئەگەر بەهاتایە ئافرەتان وەک پیاوان بیری دووریان هەبوایە زۆر ئەو کاتە چییە بوو یعنی بیری دووری ژنان زیاتر بەس لە زەواجایە هەڵەچی ئەم کوڕە گەورە بێکی بۆ بێنم چۆن ببێ لەو وارایە ئەجینا ناچێتە سەرەوەی کە هەموو شتەکان وەکو پیاو ئەو هەموو خەمی سیاسی و مالی و ئیداری و دەوڵەتی و خوش تەکلیفی نەکردوون بۆیە دوورتانە خاتەوە لە خەلافەت بۆی مناڵ دروستکەی نەک مناڵەکەی خۆت بە قوربانی دەوڵەتێک بکەیت چکە ئەوە لە فەلسفەی دینە ئەو شتە نییە کە تۆ مناڵی خۆت بفەوتێنی و مناڵی خەڵک دروستکەی ئەم شتەیە بە هیچ شیازە لە دینە نییە قو ئەنفوسەکم و ئەهلیکم وایان نا ئەوەی کە زۆر گرنگە تۆ لەوە بەرپرسیە ئینشاءڵڵا هەوڵ دەدەم شتێک این کەم تۆزێکشم بەرێن حەقەوەی زۆر عەزیزم تادا لە دەرەجەکان وەڵام من لێرە بووم لە خۆم نەمزانی کەواتە ئێمە یەکێک لەوانە لە ئیدراکاتە ئێمە بۆ ئافرەتان بۆ ئێستا بەرپرسن بەس بۆشتی دوور پیاوان لەبەرەوە نابێت تۆ مێشکی خۆت ئالۆزکەی چونکە پیاوان بۆ بێت تەحملی سە مناڵێکی بەرە دەسەوە تەلەفۆنەکە بۆ خوشکەکەی وەرە من بگرە وەرە بیبا تەحمل ناکا بۆ لەبەرەوەی خۆی خەپڕە تەحملی ئەو مناڵەش ناکا بەڵام تۆ نابێ پڕبی وهي ئافرەت لە ماڵا بێ گەورەترین جوانی بۆ دروستە بێ کە لەو بوارانی کامانە لە بواری تەفکیرە پیاوان تەفکیریان ئالۆزە دوورە و لە هەمان کاتیشە ئەوەی کە زۆر گرنگە تەفکیری ئیبداعیان زیاترە بۆیە زۆرترین مبدعەکانی سەر عەرز پیاوانن و ئافرەتان تەفکیریان سادەیە تەفکیریان ژیانی ڕۆژانەیە زۆرتر و تەفکیریان زیاتر ئەوانەیە کە بەتایبەتی يعني تفكيري غيريان هي لقل غيريات يقليكن دائما بيري لوي بياوكيتشي او لقل كي قساكا تشونا بتشي ازكا اما يكشك لو شتانيكا هي انا ام تفكيراني كبيوسه بوارانو للاي افرتان زياترين لهل شنو كان اما عالمي غرايب ليرايا بس بنمونيه كيلا هل شنو كان كبون من اما قالين هل شنو كان جاري يكشك لو انا بونمونه خمه خەمی پیا و زۆر جیاوازە لەگەڵ خەمی ئافرەتە ئافرەت کە خەمێکی بچکۆلەی بۆ دروست بوو حەزەکە زوو بیگەێنێ خوا تەبعی وا دروست کردووە ئەبی هەڵی ڕێژە پیاوەکە ئەو بکڕە ئەوە بکڕە ئیتر ئەو شتەی کە پێویست بووە ئیلا ئەبی پێی بکڕە بۆ لەبەرەوەی خوا وای داناوە کە زۆر تیان نەمێنێتەوە چونکە ئەم هەموو خەمە نابێ بگرێتە خۆی چونکە دوای بە کەڵکی پەروەردەی مناڵ نایە بۆی لەحاحەکە تۆ زۆر بیکەی تۆش ئەڵێی چی مێشکمت کون کرد وایان نا ئێمە پیاوان دەڵێن چی بەلامانەوە پێمان خۆشی یەک جا پێمان بڵێن ناشیکەین ئەوە یەکێکە لەو شتانە حەزەکە نەیکەینەوە بەڵام ئەو ئەدایکە من شەمێ خۆم بشارم چونکە بۆچی لەبەرەوەی ئەپیاوان تۆزێ لە ئەرکی ماڵە خاون لە ئەرکی ماڵە خاون بەس لە ئەرکی ژیانیە بەهێزن ئەمە هەرخوای گەورە لە ئەرکەکانیشە جیاوازی کردووە بۆیەش یعنی یەکێک لەو شتانێکەوە لە ئەرکی ژیانی لە ئەرکی عیبادی لە ئەرکی ئەمانە زیاترە و بەو شیازەیەکە ئەمانە لە سەعادەتە ئافرەت کۆمەڵی دڵخۆشی بە کۆمەڵە شت پێیاکە کە پیاوانەمە ناکە بۆ نمونە ئێساکە ئافرەت جاری وایە لە شتێکی زۆر بەسیتە دڵخۆشە بێت لە ناوماڵێکی زۆر بەسیتە بڕۆ سەیری کە ئێمە ئێستا هەموو پیاوان گاڵتە بە لەوەی بە ئافرەتان کە بڵێن توخوام شتانە چیەی کڕی هەنێ مەزاریات هەنێ شێت هەنێ تەتکە و پەتکە و شوشەوات و شتە کڕێ ئێمە پێمان نییە ینی پیاوان تەبیعەوە بەڵام ئافرەتان وان سەعادەتیان لە شتی بچوو بچووکان بۆیە ئەمە بە ئێمە ئەڵێن ئێمە شتی زۆرمان لێتان ناوێ بەسیتن بەس بە ڕیسالی زۆر تیابێ بۆیە لە هەدایەشە یەکێک لەوانە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەی کردووە کە هەدیەی بۆ قەلادەیەکی کڕیەوە بۆ خەدیجە ڕەزا و ڕەحمەتی لێبێت کاتێک کە وەفاتە کاتە ئیداتە دەستی زەینەب
دوای اینجا زەینەبیش ئەینێرێ لە بەردانی پیاوەکەی کە گیراوە بە عەبد بەرێدا یەکسەر پێغەمبەری خوا تووڕابێ چۆن ئەم یادگاریە بەو شیازەیە کە تووڕابێ ئەینێرێتەوە بۆ زەینەب بەڵێ من پێم داوی هەڵی گریابی دەیتە باجی پیاوەکە تا بەڕاستی بۆیە ئەمان ئەو دیارە بچووکانیانوێ بەڵام شتی گەورەیان شتی ڕسالەی زۆرترتیایە بەڵام پیاوان سەعادەتیان لە چییە لە شتە مەسیریەکانایە لە شتە مەسیریەکانە ئەو یەکێک لەو شتانێک کە ئەمانە یەکێکی تر لەوانە کە تووڕەبوونی ئافرەت زۆرتر وەلەو ئێستا من بەڕاستی ئەمەیان داوا لێبوردنەکە خوشکانم لێم گردن ئازاکان ئافرەتی جاران باسەکەم نەکی ئێستا چکە ئێستاکە عەکسەوە بووە حەزەکەی ئەگەر ڕۆشتیتەوە بە مناڵەکەت بڵێ ئەرێ بزانم تۆ بزانی مناڵەکەت تۆ بە تووڕە ئەزانێ یا بە سادەت ئەزانێ بە مناڵەکەت بڵێ ئەمە کامیان باوەیە کە ئەمەیاندایە سەرگی هەمویان نەماکەنە دایک قووەتەکەکەن بیگۆڕە هەرە لێمە دایکە بۆ تونوتی ژیان بۆ دروستبووە چون کەوتونتە ناو ژێر وەزیفا هەندێکی هەیە مۆزەفە و جارێ خاسەوانی کە مۆزەفن پڕن ئیشی پیاوەکەن وەک پیاو مشوریان بۆ دروست بووە ئەمە جیایە بەڕاستی ئەمە دوای تەسیرە کاتە سەر فێتڕەتیان و دوایش ئەمە کاریگەریە بێت لەسەر میزاجیان بۆیە لە ماڵی شا لەگەڵ مناڵە تووڕەتەن سەری کە مناڵ دایمەن باوکەکە زیاتر بە بەریاترە بینێ ئەوەی کە زۆر گرنگە لێرانەیە هەموو بوارەکانی تریش بە هەمان شێواز قێز لە قێزە سەیری کە ئێمە زیاتر پیاوان قێز لە شتی مادیەکەن لە تف لە چی بەڵام ئافرەت لەو شتانەی ناکە لە حەشەرات قێزی هەیە و لەگەڵ چیشە قێزی لە هەندێک قسەی دژمنەکانی یان ئەو ئافرەتانی بە خەسمی خۆی زانێ بەرامبەری خۆی زانێ قسەیەکە تخوا قسەی تۆ کرد سەیری کە دایمەن ئێمە قەت بە پیاوان بە یەکێ ناتخوا قسە تۆ وایەن ئەو قێزەمان نییە ئەوان هەیەە بۆیە لە خەسمە لەوێ هەیەە لەگەڵ حەشەراتە یعنی ئێمەشە کە ئەوانەی کە تۆزێک کێبڕکێ لەگەڵ یەکاکەن وەک حەشەرات حیسابیان بۆکەن لە ئافرەتانە بەڵام ئێمە کەمتر ئەم شتەمان هەیە ئەمانە گەڕێتەوە بۆچی بۆ تەبعمان لە هەموو شتێک اینجا هەر نۆ لایەنەکەی هەڵچوون بێنە بە هەمان شێواز سۆز بە هەمان شێواز دایک دەستبەرداری سۆزیان بە قووەترە ئەمە ئەسڵی دایکایەتێکەیە دایک کائینێکی بە سۆزە بۆیە سێرەکەی سۆز باوکەکە هەڵەسێ لە مناڵەکەدا دایکەکە خۆی ئیخباری کرۆ بەس پیاوەکە ماچکەڵە تخوالی مەدە تخوا بەسە لە من هەڵدە لەو مەدە بۆ لەبەرەوەی سۆزیان خوای گەورە بۆ ئەوێ دروستی کردوون کە زۆر گرنگە پاڵنەرەکان پاڵنەری مادی و شتی بچووک بەڵام پاڵنەری پیا و پاڵنەری دووربینی گەورەی ئێمە ناباسی و عامەکەین نەکۆی لەوەیان دێ پیاوە بێ هەر نازانێ ماڵ و مناڵ بەرێتە ڕێوە ئەمە جیایە بەس بە شێوازێکی عام ئەوە بەو شێوازەیە پاڵنەری ئێمە پاڵنەری دەولیە پاڵنەری خزمەتە پاڵنەری شارە پاڵنەری دینە پاڵنەری با بڵێن حیزبایەتیە پاڵنەری چیە بەڵام لە ئافرەتانە پاڵنەری ماڵ و ماڵداری بۆیە یەکێک لەو شتانە ئێڵن ژنی ماڵ وەلەو غەڵەتە خۆی بێ بڵێن دایکی مناڵ بەڵام کاڵن ژنی ماڵ یعنی چی یعنی هەموومەکە و پاڵنەرەکانی لەو بارەیە زیاتر سەرکەوتووە بێکە هەیە من ئەوەی کە زۆر گرنگە لە چارەسەرەکانە باش شتێکی مختصر ئەڵێم زۆر بیرمە کردەوە بە چی چارەسەری بکەین من بەڕاستی یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە لە دینە هاتووە ئەم هەموو اینجا لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە هەمان شێواز علاقاتی ئافرەت تۆزێک چییە جەزبیە ڕایە کێشە بۆ ئەو شوێنەی خۆیەوێ حەزەکا بۆ لای هەموو کەسێ بەڵام پیاوان حەزەکان بە لای جیاوازە بڕوا ئەوان تۆزێ یەکانگیرن ئەوە بزانین لە ئافرەتانە حەزەکە چی بێت بەرەو لای ماڵی بابی بەرەو لای شوێنێک بەرەو لای کەسێک حەزی لە چەند ماڵێکە بەڵام پیاو حەزەکان لەبەر زروفەکانیش بێ هەموو علاقاتەکانی فراوان بێ ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە جیاوازیمان هەیە کە زۆر گرنگە لە موسایرەیە لە تەوافقا لە تەکەیف ئەوانە هەمووی جیاوازیمان هەیە بەس کات نییە کە باسی بکەم لە دینە هاتووە ئەمەی چۆن چارەسەر کردەوە با ئێمە باسی دین بکەین چکە ئەوەی کە زۆر گرنگە ئەمەمان زۆرێ وەلەو لێ نسبەتی بێئەدەبی شتیابێکە لە خسبەت ماوەسانەوە باسەکەم بەڵام کەوەی کە زۆر گرنگە دین هاتووە ئیشەکە لەسەر چی لەسەر پەروەردەکردنی دوو سیفەتی زۆر عەکسی یەکتری چەند حەدیثێک لەوانەیە کە بۆ نمونە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ کە باسی پیاوەکە باشترین پیاو کێیە سەریکە کە کۆمەڵشتی هێناوە ئەوانەی کەوە پێغەمبەر و سەدیق و دوایەوە سەباسی ئەوەکە شەهید و دوایەوە سەباسی مناڵێک کە تازە لەدایکە بێ وەفات دەکات ئەمە لە بەهەشتایە ئەو پیاوەی زیارەتەکە واتە وتمان ئەو زۆر زیارەتی براکانی ئەکە ئەمانە ئەهلی باشتن بەڵام بابینە سەر ئافرەتەکان چۆنن ئافرەتانێک کە ئەهلی بەهەشت بوون و ئەسیفاتی ئافرەتی ساڵحکەیە ئەوانن کە بۆ نمونە وەدودن وەلودن ئەوانن کە ئەگە تووڕە بێ کە تووڕە بوو پیا و تووڕەی کرد چیەکە سەوچوارە گەدارەکاتەوە بۆ نمونە ماڵی برای ئاژا ئەو نییە کە تووڕە بێ چیەکات
ئەوەیە کەواچێ هێشتا ئەو مواساتی دڵنەوەی پیاوەکەی کات حتا کە ئەفەرمێ چی پێغەمبەری خوا ئەفەرمێ کە پیاوەکە لە شوێنێکە ئەفەرمێ ئەگەر پیاوەکە لی تووڕ ڕەبوو سەیریکە با من چەند حەدیثێک بەڕاستی لە خزمەتی خوشکەکانمە ئەڵێم و دوایش بۆ خۆم و براکانیشم ئەیڵین کە باسی ئەوەکە ئەفەرمێ ئەگەر هات و زوڵمیشی لێکرا ئەو کاتە ئافرەتەکە دەست بخاتە ناو دەستی پیاوەکەەوە بڵێ ها ئەوە پیاوەکەم ئەوە دەسەکانی من لە ناو دەستی تۆیە واللهی چاوم ناچیە بە خەو هەتا لێم ڕازی نەبیت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ئافرەتان عیبادەتیان لە سبانسەریان بەرز نابێتەوە ئەگەر پیاوەکانیان لێیان ڕازی نەبێ ئەها پێتەڵێ وریابە هەموو شتەکانی خۆت داگرەوە پیاوان. ولولا کە حەزرەتی عایش پێغەمبەری خوا لە شوێنێکە باسی فەزلی پیاوەکە حەدیثێکە زۆر موهیمە بەڕاستی من خۆم کە بیستم مچورکە بەگیانما هات پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ئافرەتان حەدیثەکەش لە سیلسلەی ئەحادیثی صەحیحایەوە نییە بڵێن مەوزوع وانەیە ئەفەرمێ ئەگەر پیاو لە تەپڵە سەریەوە تا بنی پێی زوو خاوی لێ ئەچۆڕا خوێنی لێ ئەچۆڕا ئافرەت بە زمانی پاکی کاتەوە هێشتا حەقی پیاوی نەداوە. پێغەمبەری حەزرەتی عایشە ئەفەرمێت پێغەمبەری خوا ئەفەرمێت ئەوەی حەزرەتی عایشە ئەفەرمێ ئافرەتان وا جوانە ئەمە قسەی ئافرەتێکی نمونەیە بۆ بەڕێستان ئەفەرمێ ئافرەتان وا جوانە کاتێک کە پیاوەکانیان دێنەوە نعلەکانی داکەنێ و بەڕوومەتیان پێیان پاکەنەوە ئەو کاتە حەقی پیاوی داوە. خێزانی سەعیدی کوڕی موسەیب فەرمێ ئێمە مامەڵەمان لەگەڵ پیاوەکانمان بەو شێوازە کرد وەک ئێوە بە تابعین ئەڵێت بە جەماعە وەک ئێوە کە مامەڵە لەگەڵ پاشا و لەگەڵ مەلیکەکانتان ئاکەن یعنی ئەبێ تۆ مامەڵەی پاشادارێتی لەگەڵاو بکەیت. بۆیە ئەمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ئیسلامە ئەڵێ خاوەن خۆت مەبە پیاوت لا گرنگ بێ سیفەتەکانی خۆت بەجێ بێنە بۆ دواتر جوابێ دەمەوە بوو. و بە پیاوانیش کە ئەفەرمێ گەورەترین زوڵم ئەوە نییە کە دەوڵەتێک لە دەوڵەت کەسێکێکە ئێمە مەرتەبەی زوڵم وەزم لە خزمەتی جەنابیشان لە شوێنێک ترا لە محازرەکە گەورەترین زوڵم ئەوە نییە کە بۆ نمونە ئەو زوڵمە بێکە پاشایەک ئەیکا لە خەڵک زوڵمەکە چونکە ئیشەکە خۆی ئیحای هەیە بۆ زوڵم بەڵام زوڵم لەوە گەورەتر ئەوەیە کە زوڵم لە ئەهلی خۆت بکەی. پێغەمبەری خوا فەرمێ زوڵم لە ئەهلی خوا لە ئەهلی خۆت بکەی ئەو زوڵمە. بۆیە پیاوان کە زوڵمی لە ئافرەتێک کرد وەک ئەو وایە کە بۆ نمونە ئەم زوڵمەیە زۆر گەورەترە لەو زوڵمەی ئەو هەموو ڕوئەسایە ئەیکات. و لەوەش بچووکتر بێتەوە ئینسان کە زوڵمی لە خۆی کرد خۆی کوشت خوای گەورە ئەو وەختە چیەکات یەکێکە لەواتانەی کە زۆرێکە حادیث باسی وا کرێت کە خوای گەورە لیان خۆش نابێت دەریان ناکە لە جەهەنەمە بۆ لەبەرەوەی کە خۆی کوژێ کەواتە سێریکە تا دایری زوڵمەکە بچووک بێتەوە خەتەرە بە تایبەتی لە ئەهلە زوڵمکردن لە ماڵ زوڵمکردن لە عیلاقات خاصن قەتعی عیلاقات ئەمانە هەمووی حرامە. بۆیە پیاوان وا جوانە لە دینە بەم شێوازەمان لێکات. ئێمە پیاوان ئەگەر مامەڵەکەین لەگەڵ خێزانەکانمان وەک ئەوەی کە خێزانەکانی خۆمان خوشکمان بن زۆر سەرکەوتووە بین. من ئێستا بۆ خێزانەم وتم تخوا یەک شتێکت پێ لەمە پیاوەکە وتم تخوا سەرە ڕای عیلاقات ئەوەی کە خوا دایناوە وەکو ئەوەی کە خێزانی تۆیە و بە عەقدێک بووەتە خێزانی تۆ ئەو لایەن لادا بەڵام ئەم ئافرەتە تخوا بە کچی خۆت بزانە ئەگەر لای پیاوێک بێ حەزەکەی چۆن بێ لەگەڵا. بۆیە ئێمە بە ئافرەتان بە کچی خۆمان بزانین خێزانەکانمان بە کچی خۆمان بزانین خوشکەکانمان بزانین کە ئەمانە سروشتێکی تایبەتیانێ نابێ وەکو ئێمە بین. بۆچی ئەم خلافە دروست کراوە؟ لەبەر ئەوەی کە ئافرەت ئەبێ هەتا بڵێ نەرم بێ سیفەتی نەرمێتی ئافرەت خوا فەزلی داوەتە سەر هەموو سیفەتەکانی تر چونکە ئەگەر نەرم نەبێ ناتوانێ مناڵ پەروەردەکە ناتوانێت کە ئەمە ڕووبدا کە پێویست بێت. لەوەیە نەوعێ لە غەریبی تیابێ بڵێن ئێمە پیاو کەڵەگا بکەین نە ئەگەر هاتو یەک جی لێ بێتە قوربانی ئەگەر بش بێتە قوربانی. ئێستا ئافرەتان بێن ئەوە بکەن لەگەڵ پیاوانیانە بەو شێوازە بیر بکەنەوە کەواچی بێت بەو شێوازە مامەڵە بکەن ئافرەتان لەگەڵ پیاوانیانە بەم شێوازە مامەڵە بکەن کە پیاوان وا لێ بکەن سیادەیان بۆ دروستکەن ماڵێکی ئارام دروستێ بێ جیلێکی تەندروست دروستە بێ لە هاتووە لە داهاتوە دواتر کۆتایی زوڵمەکە دێت لە 40 ساڵە لە 40 ساڵە هەرچی زوڵمەیە ئێدر ئەو کۆتایی پێ دێ ئەگەر بەس لەسەرەوە بڕۆی چکە مناڵێکی تەندروست لە عایلەیەکا دروستەوێ عایلەکە شەڕێکیان نامێنێ مناڵی تەندروستیش دروست بوو خێزانی تەندروست ئیتر جیلی چاک و کوڕی چاک و پیاوی چاک دروستەکەی
ئیتر کوڕی چاک و پیاوی چاک زۆر لۆمەی ئێمە پیاوان مەکەن بۆچی خراپن ئێمە زادەی خوشکێکی ئێوەین ئێمە پەروەردە کراوی دەستی ئافرەتێکی تری وەکو ئێوەین باوکمان وەک ئێمە مەشغوڵ بوون دوا کەوتبوونە دوای ژیان و مەسیر وایان نا بەڵام ئێمە خوشکێکی ئێوە پەروەردەی کردوین ئەگەر خەڵەتیش بین بەشێکی هەیە ئێوە بۆیە خوا ئەو ئەجرەتە داتی ئەڵێ خۆ بگرا بەڵام بۆ شتە بێتە عیبادەت ئەم جیاوازیە لەم چەند دەقەیە بەڕاستی ئەبێتە لەم دەقە ئاینیانە ئەبێتە هۆی ئەوەی کەوا بە یەکەوە بگونجین و بشتوانین کەوا کەسێکی تەندروست لە داهاتووە دروست ببێ و ئەوەیشی کە زۆر زۆر گرنگە ئەگەر ئێمە بەم شێوازەیە مامەڵەکەین لەگەڵ یەکتریا ئەو کاتەیە چی ئەبێ ئەو کاتەیە خێزانێکی تەندروست دروستەکەین هەموو پیاوان توندیان فترەیەکە ئەگەر هاتو ئافرەت وەکو ئیمتساسی کرد خۆی ناوکی تووڕەی و توندی و تیژی لە پیاوان تا فترەیەکە نامێنێت سەریکە و پیاوانەی کە زوو کلکە بێڵیانەوە شان لەگەڵ خێزانیان ئێستاکە سێریکە نەیماوایان نا ئێستاکە سێریکە لە تەمەنێکی ڕۆژدا 45 ساڵی وانە ئیتر زۆری نێ و کێشانە نامێنێ بەس ئەوەیە کە تۆ لەو فترە زەمەنیە وریابین بۆی کەوا خێزانێکی تەندروست دروست بێ زۆر سپاسانەکەم داوا لێبرن لە مامۆسایان یەکەم گەر لە خسمەتیانە نەوعێک لە بێدەبیتیا و بێ و زۆر بە ئومێدم خوای گەورەمە بکاتە دەرفەتێک کە ئێمە کەسی بەرامبەرمان چ ژن یا پیاو بەو کەسە ببینین کە کەسی خۆمانە دایکمانە خوشکمانە برامانە مناڵی خۆمانە کوڕی خۆمانە و بەو کەسانیان ببینین کە تەواوکەری ئێمن وآخر دعوانی الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الكريم بەڕێزان خۆشحاڵ بووین کە تا ئێستا لەگەڵمان بوون دەستان خۆش بێت ماندوومان کردن تا پانێڵێکی تر هیوای ئاسوودەیتان بۆ خوازین